سڵاوی خواتان لە بێبینەرانی ئەزیز و خۆشەویست خوشحاڵین ئەمڕۆژ گەڕاینەوە لە ساڵ لە کۆتایی هەفتە کۆمەڵە بڕگە بابەتمان بۆ ئامادەکردن و پێشکەشتانی دەکەین هیوادارین سەرجەم بڕگە بابەتەکان ببین و بینەری گشتیان بەڵازان خۆشەویستان سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت لە هەر جێگەیەکن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین هیوا دەخوازین کە بە دڵدرونێکی ئارامەوە گوێبیستی بەرنامەکەی ئەمڕۆمان بۆی کە سودمەم لە تەواوی بڕگە و بابەت و زانیاریەکانی ئەمڕۆمان ئازان خۆشەویستان لەو تەورانەی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە یادێکی تراشیدیا دەکەین کە لە 21 لەسەر 22 ساڵی 2023 لە ناوچەی خورماڵ بارگەکانی کۆمەڵی دادگەری درانە بەرموشەکانی ئەمریکاوە چەندان پێشمەرگی بێتەوان لەوێدا شەهید بوون و نزیکەی 53 پێشمەرگی دیکەش لەوێ بریندار و باز لە ڕوودا و کارەساتەکە دەکەین باز لەو زەمینە سازەی دەکەین کە بڕیارمان بۆ ئەو ڕووداوە ڕوودات و بزانین هۆکارەکان چی بوو بە گشتی باز لەوە دەکەین کە بزانین چۆن ئەو ڕووداوە ڕوویدا و کە 19 ساڵ لە ئێستا و لە شەهید 21 لەسەر 22 کۆمەڵ بارگەکانی کۆمەڵی دادگەری درانە بەرموشەکانی ئەمریکا دوو تەوەری ترمان بۆ ئامادەکردوون کە تەوەرێکی تریان باس لە خواردنی گۆشت دەکەین نەخۆشەکانی گۆشت کامەیە و چۆن بتوانین گۆشتێکی تەندروست هەڵبژێرین و سوودی زیانەکانی گۆشتی کۆمەڵێک پرسیار و بابەت گرنگە کە چۆن بتوانین گۆشتێکی تەندروست بخۆین و سوودی تەواو ببینین و دوور بین لەو نەخۆشیانەی کە لە ڕێی گۆشتەوە تووشمان دەبن و هەروەها تەوەرێکی دوای ئەوەش تەوەرێکە باس لە دابینکردنی جلوبەرگی کوردی دەکەین بۆ خاوەن پێداویستی تایبەت و منداڵانی بێباوە زۆر خۆشە کە کاتێک خۆمان خۆشێکمان هەیە یاخۆت لە بارودۆخێکدا توانامان هەبێ بتوانین هاوکاری کەسانی تر بکەین ببینە سەرچاوەیەکی خۆشی و ئاسوودەی بۆ کەسانی تر و جلوبەرگی کوردی جوان بۆ کەسانی بێباوک و کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە توانای کڕینی ئەو جۆرە جلوبەرگانەیان نییە دابین بکەین و بتوانین لە خۆشیەکانمانە بەشداریان بکەین ئەمە لەو بارەوە سەرۆکی ڕێکخراوێک دیوانمانە کە لە بۆنەکاندا لە وەرزی بەهاراندا لە ڕێگەی دوکاندار و کۆمەڵێک ڕێکخراوی دیکەوە هەڵدەدەن پۆشاکی کوردی جلوبەرگی کوردی بۆ پێداویستی تایبەت بووە منداڵانی بێباوک دابین بکەن دەستپێک دەچین لای کەشوهەوا بزانین گۆڕانکاریەکانی کەشوهەوا چی پێکەوە بینە دیرێت یەکێک لەو هێزانی کاکرانە ئامانج بۆ مەبەست بوو بۆ مەبەستێکرانە ئامانج بوو لەناوبردنیان کۆمەڵی دادگەری بوو کە لە بەهاری ساڵی 2023دا لە دەرێی ناوەڕاستەوە کۆمەڵی دادگەری لە ناوچەی خورماڵ بارگاکانی کرانە موشکبارانی ئەمریکاوە تیایدا نزیکەی 43 کەس زیاتر شەهید بوون و 53 کەسی دیکەش
لەو نێوەندەدا بریندار بوو. گفتوگۆ دەکەین لەو بارەیەوە باز لە ڕووداوەکە دەکەین و باز لە پێش ڕووداوەکە و ناوچەیە چۆن بوو و ئامان چی بوو لەوەی کە ئەو ڕووداوە و ئەو موشکبارانە ڕوویدا. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا سەڵاح سالار نووسەر. مامۆستاگیان زۆر بەخێر بێ. مامۆستا ئەگەر باز لەوە بکەین پێش ئەوی ئەو ڕوودا ناوچەکە لە چه دۆخێکدا بوو و کۆمەڵی دادگەری پلان و بەرنامەی چی بوو کاتە؟ ئەلبەت ئەمە ئەگەڕێنەوە بۆ ساڵی 2023 کە و کاتە هێشتا ڕەشێمی عێراق نەڕۆخا بوو و هێزەکانی ئەمریکا نەهاتبوونە عێراقیان داگیر نەکرد بوو. حیزبەکان کوردستان لە بارودۆخێکی زۆر حساس و هەسیارا بوو. کۆمەڵێک هێز دروست بوو بوون وەکو جوندل ئیسلام وانەوە شوێنیان دیار بوو لە ناوچەکانی هەورامان بوون. بەڵام کۆمەڵی ئیسلامی ئەو کات کە ئێستا کۆمەڵی دادگەریە لەگەڵ یەکێتی و لەگەڵ پارتیش تا حدێ بەڵام بەتایبەتی لەگەڵ یەکێتی کە لە ئیداری سلێمانی بەدەستی یەکێتیەوە بوو هاوپەیمان بوون. اتفاق لە نێوانیانە هەبوو، هاوپەیمان بوون و سەردان و علاقاتیان هەبوو و مانگانە زۆرجار دانیشتن و لێکتێگەشتنیان هەبوو. لەو بارودۆخەیە کۆمەڵ مای سەقامگیری ئاشتی و ئارامی بوو بۆ ناوچەی هەورامان و خوورماڵ و لەمپەرێک بوو لە نێوانی یەکێتی و هێزەکانی جوندل ئیسلام و بۆی لەو ناوچەیە هێرش نەکەن ئەسەرێک و شەڕ نەکەن. ینی نوقتەیە بوو لە نێوانیانە ڕێگەی نەدا هیچیان هێرش لە سنووری ئەوانەوە هێرش بکەن ئەسەر دەسەڵاتی یەکتر. واتە مای سەقامگیری ئاشتی و ئارامی بوو بۆ ناوچەی شارەزور و هەڵەبجە و هۆرەمان و مەتیقەیە بەو شێوازە بوو. بەڵام کە هێزەکانیش هاوپەیمانی لە نێوانانە هەبوو تێگەشتیانەوە. بەڵام کاتێک دەنگ و باسی لێدانی عێراق هاتە پێشەوە هەستەکرا بارودۆخەکە بە جۆرێکی دیکەیەوە هەستەکرا پیلانگیێڕێک لە ئارا هەیە بۆ کۆمەڵ بەتایبەتی ئەو بوو لە 4 سێ 2023 بە لە موشکبارانەکە مامۆستا عەبدوڵڵای قەسرێ ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵ بە ناحەق لە بازگەی تاسوورزە خۆی و پاسەوانەکانی شەهید کران. لە کاتێکا دواتر یەکێتی بەیاننامەی ڕسمی بڵاو کردەوە کە ئەمە بە هەڵە بووە و بەبەستێکی تایبەت نەبووە کە شەڕ لەگەڵ کۆمەڵ بکرێیان لە کەسێکی کۆمەڵ بدرێ. بەڵام ئەم حادیسەیە بەڵام تەوەجوهێکی لەناو کۆمەڵا دروست کرد لەسەر بۆ خوارەوە بیر و بۆچوونی کۆمەڵی دابەشکێ بۆ دوو بەش. کۆمەڵک پێیان وا بوو ئەمە بە پلانجیێڕی بۆ و بۆ ئەوەیە کە کۆمەڵ ڕاکێشنە ناو جەبهەیەک و ئەبێ کۆمەڵ بەرنامەی خۆی هەبێ نەک ینی بە بەرنامەی خەڵک بچێتە ناو جەنگێکەوە. کۆمەڵێکی دیکەش کە کەوتبوونە ژێر کاریگەری و سۆزی پێشمەرگەکان و بەتایبەتیش ئەو ئەوانەی کەش لەو ناوچی هەبوون وەکو جوندل ئیسلام و هێزەکانی تریش خوتوکەی ئەندامانی کۆمەڵیانەدا خوتوکەی هەست و سۆزیانەدا کە ئێوە بێ تۆڵەی شەهیدەکانتانکەنەوە. بۆی بارودۆخەکە زۆر هەستیار بوو چۆنەڵی ئەو کۆڵە بارودۆخەکە وەکو مەنجەڵێک ئەکوڵا پێویستی بووە سەکردەی حەکیم لەو بارودۆخەیە بدۆخەکە ڕابگرێ. لەو بارودۆخەیە کۆمەڵ پێشنیاری کرد بۆی کە ئەیزانی کە موشکبارانی ناوچەکە بەتایبەتی ناوچەی هەورامانەکرێت لە هێزەکانی ئەنسار الئیسلام دەرێت کە پێشتر جوندل ئیسلام و دواتر ئەنسار الئیسلام بوو. بەڵام بە هیچ شێوازە گومانێکی وان نەکرا کە هێرش بکرێت لەسەر کۆمەڵ چوە کۆمەڵ پەیماننامەی لەگەڵ یەکێتیە هەبوو. بۆی کۆمەڵ بۆی لەو بارودۆخە دۆسی خۆی جیاگاتەوە پێشنیاری کرد کە ئەو ناوچەیە جێبەڵێت لێک تێگەیشتێکیشان لەگەڵ یەکێتی کرد. یەکێتی دوو شوێنی بۆ کۆمەڵ پێشنیارەکە ناوچەی سوورداش بڵێن ناوچەی چەمی ڕێزان لەگەڵ ناوچەی قەرەداخ. ئەم دوو ناوچەیە کۆمەڵ هەردووکی هەڵەتە چووکەوە دوو شوێنی استراتیژی نەبوون بۆ هێزی سەربازی کۆمەڵ وەکو ئەکرانە قەفازەوە. ئەوانیش دوو شوێنیکیان پێشنیاز کرد بوو بە پلەی یەکەم ناوچەی پشدەر و دارەشمانە یان بناری سووریان بڵێن بە مەتیقەی نەوەی و بەردەبەلاکە کاتە پشتی قەزای سیسادەقەوە جووتر لە نەخورماڵە. بەڵام دواتر یەکێتی ڕازی نەبوون و کۆمەڵیش ڕازی نەبوون چنەوە دوو شوێنە بۆیە ئیتر بارودۆخەکە بۆ شێوازە مایەوە. زۆر باشە. چۆن بنکە و بارەکەکانی ئەوێ دیاری کرا و ئاخۆ ئەمە بە پلان کرا واتە شوێنەکان پێشتر چۆن زانرا بوو ئایا کاریان لەسەر ئەمە کردبوو پێش ئەوەی کە موشکبارانی بنکەکانی کۆمەڵی ئیسلامی بکەن لەو کاتەدا؟ بەڵێ دوو بۆچوون هەیە. بۆچوونەگەمە ئەوە خۆمان زانیاریمان هەبوو کە ڕۆژانە هێزەکانی ئەمریکاوانە هاوپەیمانەکان لە شاخی شنووریە لە پشتی هەڵابجەوە لە بەفری میری ئەوانەوە تەسویری ناوچەی خورماڵیان نەکرد. بەڵام کۆمەڵ واتی ئەگەشت ئەمانە بۆ ناوچەکانی ئەنسار الئیسلام پەیوەندی بە کۆمەڵەوە نەبێ. ئەمە قسەیەکە ئەمە زانیاریان ڕاستیشە. بۆچوونێکی کەش هەبوو کە ئەو کۆمەڵە ڕۆژنامەنووسەی کە کۆمەڵ داوەتی کردن بۆ ناوچەکەی خۆیان چووکە دەنگۆی بڵاو بووە کە گویا لە خورماڵە چەکی چیمایی دروستەکرێوانە کۆمەڵیش ئەو ڕۆژنامەنووسانی داوەت کردی وەرن هەموو بارەگاکانی کۆمەڵی بۆ کردنەوەتی ئێمە خۆمان لێ بن کە وتیان ڕێگەیان لێ مەگرن کوێیان ئەوێ با تەسویرکەن ئارزوی خۆیان ببینن. ئیتر کە هاتن هیچ شتێکیان نەبینی تەنانەت خورماڵ کارەباشی نەبوو. یعنی مۆریدەیەکی هەبوو لەگەڵ کارەباکی زۆر زۆر زەعیف
کە ئەمەیە بینی هەندێکگەڵێن ئەم ڕۆژنامەنووسانە تێیدا هەبووە جاسوس بۆ GPS-یان لەو ناوچانە جێ هێشتووە بەڵام ئەمانە ناکاتەوە کە ئەمریکا پەشی بکەوێت لە بتوانێت بردومانی شوێنەکە ئێسش لە وڵاتانی دیکە بردومانەکەنەوە لە ڕێگەی قەمەر سەناعی و مانگی دەست کرد دەتوانن هەموو شتێکان پێشکەوتون زۆر باشە کاک سەڵات باز لە چرکە ساتی ڕووداوەکە بکەین چۆنی بوو چکات بوو ئەمە ڕوویدا پێشتر پێشمەرگەکانی دیکە هیچ زانیارێکیان هەبوو لەو بارەیە یاخود لە سەرکردایەتیەوە ئاگادارێکیان بوات و کە ئەو ناوچانە چۆڵ بکەن چۆن بوو ڕووداوەکە بەڵێ لە دوای شەهیدکردنی مامۆستا عەبدوڵای قەسرەی نێوانی یەکێتی و کۆمەڵ ڕۆژ بە ڕۆژ گرژی تێکەوت هەنی چەند ڕۆژێک بەر لە موشکباران کۆمەڵ بەشێکی زۆر لە هێزەکانی خۆی کشاندەوە بۆ ناوچەی سەرکردایەتی هەرچەند لەو بارودۆخەیە من بۆ خۆم لەگەڵ برایەکی دیکە لەگەڵ مامۆستا کامەران پێشنیارێکمان نووسی شەوێک دامان بە سەرکردایەتی کۆمەڵ کە ئێمە وامان پێ باش بوو کۆمەڵ لە جاتی هێزەکانی ئەکشێنێتەوە بۆ خۆرماڵ بیکشێنێتە ناو شاری سلێمانی ئەمە بۆ چۆنی من بوو لەگەڵ ئەو برای مناقەشەیەکی زۆرمان کرد هەتاکو و بانگی بەیانی ئێمە نەخەوتین تاوتی ئەومان کرد پێش ڕووداوەکە بەڵێ دووسێ شەوە و لەگەڵ بانکی بەیانی ئەمە پێشنیارەکەمان نووسی بە ئیمزای خۆشمان و ئیمزامان کرد و بردمان ئەو ڕۆژە کۆبوونەوەی سەرکردایەتی بوو پێشنیارەکەمان تەسلیمی مامۆستا بیلا خەڵەجەی کرد کە ئەمە بداتە بیخاتە ژوورۆ لە کاتی کۆبوونەوەی سەرکردایەتی بۆ ئەوشمان باس کردوتی وڵای خۆ بۆ چوونەکەتان بەخۆتە ئەمە بۆ چوونان وا بوتماگەی هێزەکانی کۆمەڵ لە جیاتی لەم هەورامان بن لە ناو سلێمانی بن لە بارەگای ئەو کاتە مزگەوتی جیاد و مەڵبەتمان هەبوو بردومان ناکرێن لەبەر بەهۆی پارێکەتی نایە لە بردومانکرد بەهۆی شاری سلێمانی بپارێزەوە شەڕیشمان لەگەڵ ناکەن من ئەو بۆچوونی خۆم بوو تەسەوریش وا بۆچوونەکەی من زۆر بۆچوونێکی لە جێی خۆی بوو بەڵام نازانم ئایا ئەو نامەیە گەشتە سەرکردایەتی تاوتوی کرد یان نەکرا و بێگومان لەو بارودۆخە لەوانەیە ئەوان وا تێگەشتن کە ئەمێت تۆ ناوچەکەی خۆت قایمکەی ناکرێت هەموو هێزەکانش بێنێتە ناو شار و بابەتێک بوو ئەمجا تەسەوریشان نەیەکرد هەم موشکباران بکرێن و لەگەڵ یەکێتیشا بگەنە حاڵەتی شەڕ ئەلەو بارودۆخە یانی ڕۆژانە احتیکاک دروستە بوو و یەکێتی شێزێکی زۆری هێنا بۆ نزیکی خۆرماڵ و چووکە یەکێتی لەو ئەترسا کۆمەڵ هێرش بکاتە سەری هەردوو لایەن زانیاری تەواویان نەبوو ئایا کامیان هێرشەکاتە سەر کامیان هەردوو لایەن حسابی ئەوانە کرد هێزەکانیان نزیکی یەک بۆ زۆر نزیک یەک بۆ بوونەوە بۆیە لە ڕۆژانی ینی ئەو بارودۆخەی کە بڵێن ئێمە ڕۆژی نەورۆز ڕۆژ پێش موشکبارانەکەش زانیاریمان پێگەشت کە بردومانی ئەم ناوچەیە کرێ بەڵام زانیاریەکان شۆ ئێمە وامان نزانی کە لە سیروانەوە یەکێتی هێزیە ناوەتەوێ لەوانێت تۆبارانی ئەم ناوچەیە بکە ئەز ئەوە تەسەڵمانەکە تەسەڵمانەکرد ئەمریکا بۆ زەخم و گەورەی و زەبەلاحی خۆیدا بەچێتە سەر هێزێک کە معارەزەی حکوومەتی عێراقی بووە لە یەکێ بۆ لەو هێزانەی کە لە سەردەمی یەکبوونە پێشتر عملەیەکی بۆ لەو حەوت هێزەی کە وەکو ئۆپۆزیسیۆنی گەوری عێراقی دیاریکرابوون کۆمەڵ بەشێک بۆ لەو هێزەی پێشتر بۆیە بەو شێوازە مایەوە هەتاکو ئەمە ڕۆژی نۆرۆزمان کردەوە بۆ بەیانەکەی شەوی 21 لەسەر 22 سی 2023 بە دقیقی لە سەعات 12:30 شەو چووکە من بۆ خۆم لە هێزی سی سادق ئیداری هێز بوو من حرەسیاتی پێشمەرگەکانم نووسی بووە وەک ئێستا لە بەرچاومە کام پێشمەرگەم نووسی بۆ سەعات 12:30 شەو کام پێشمەرگە هەستێنێ لەو لە حەزەی کە سەعات 12:30 شەو و پێشمەرگا دەژوورە حرەسەکەی دوای خۆی هەستێنێەوە لەو کاتە یەکەم ساروخ دا لە هێزێک لە تەنیشمان هێزی ڕاپەڕین کە برایانی ناوچەی پیرەمەگرون و تا پشت دەربوون لە یەکەم موشک لەوانیدا ئەوە لە جیا 27 کەس لەوان شەهید بوون جگە لە بریندارەکانیان یەکسەر شوشەی بیناکەی ئێمە مەکتەبی عسکەری و هێزی سی سادق ئێمە هێزەکەمان حیمایە مەکتەبی عسکەری بووە ئەسەڵا لەم نێوەندەدا بیرمان نەچێت یەکەم موشک بەر ئێوەکە و نەدەکرا مەسەلەن پێشمەرگەکانی دیکە لە بارگاکەی دیکە چۆڵی بکەن طبعا ئێمە هەر ئێوارە گومانمان بردو بوو کۆمەڵ زانیاریمان پێکەشکە لەوانە شەڕبێ هێزەکان ینی زۆری چوبوونە دەرەوە لەناو بارگەکانی ئەو بارگای ئێمە زیاد لە 200 بۆ 300 کەسی تێدا بوو بەڵام ئێوارە ئێمە وەکو هێزەکەی خۆمان 15 کەسمان هێشتەوە هەمومان ناردە مزگەوتەکەی گوندی ناوباخان و مەکتەبی عسکەریش کە لە قاتی خوارەوە بوون هێزێکی زۆری تێدا بوو دوای نوێژی ئیش ئەوانش ڕۆشتن هێزێکی کەانی کۆمەڵە کەسی ئیداری و کارگەڕەکان مابوونەوە هەتاکو سعات 11:30 شەو ژێمە دانیشتین قسەی خۆشمانە کرد و بار و دۆخمان تاوتویە کرد و شورۆڤە بابەت شیکاری وەزعەکەمانە کرد لەگەڵ ئەو برانێکە دواتر شەهید بوون مەودای ساروخەکانیش هەمووی بە دوای یەکە بوون یەک دەقە نێوانیان هەبوو یەکەم موشەکی تۆماهۆکە لەو هێزەیدا دووهەمیدا لە نزیکی ئەوەی ڕۆستەمەک لە هێزێکە هێزی ئازادی سێهەمدانە لە هێزی بڵێ هێزەکانیان زانیوە لە کوێن ئەنی بارەگای هێزەکان
تقریبا بۆ شێوازە بوو چۆن ئەڵێ ئەم سەرۆسەری خورماڵیش بوون عنی دانەیشاندا لە ئەو هێزە دانی دووهەمان لەو سەری خورماڵدا بە ئاراستەی هەورامانە سێهەمیان هێنایەوە بۆ مەکتەبی عسکەری موشەکەکان هەموو دقەی تەواویش نێوانیان نەبوو هەر بە دوای یەکە هاتبوون ئەنی هەموو شاری خورماڵ وروشانی بوو بە دەنگی هەموو کەس هەستی پێکردانی ناوچەکە بە تەواوی خەڵک شەڵەژا بارودۆخێکی زۆر ناخۆشی دروست کرد ئەو شەوێکی سارد بوو هەدنیا هەور بوو من بارودۆخەکانم هەموو وەکو سیناولێ لە بەرچاوە بەو شێوازە ڕێک لە 12 شەو ئەو موشکی دووهەمیانانی هەموو 1-2 دقە نێوانە بوو سێهەم موشک لە بارگای هێزەکەی بارگای مەکتەبی عسکەریدا کە هێزی ئێمە ئەو بە هێزی 30 دەق من لێ بووم لە قاتی سەرەوە بوون و نهۆمی خوارەوە مەکتەبی عسکەری بە هۆڵەشی گەورە بوو وابزانام تەنها 2 ژوور بە ساقی مایەوە هەر هەموو بیناکەی تەخت کرد ئەلو بارودۆخدا پێشمەرگەیەکی زۆر ینی لێبوون من بۆ خۆم لە ژوورەوە بووم موشەکان تۆماهۆک بوونیە بەڵە موشەکەکان تۆماهۆک بوون من بە قادرمەکانە ڕۆشتمە خوارەوە پێشمەرگەکانمانە ناردە دەرەوە من بۆ خۆم سەرەتا پەلەم نەکرد وتم بە ئەوان بچنە دەرەوە کاتێک ئەوان ڕۆشنە دەرەوە هەندێکیان ئەو بلایانی کە چوونە دەرەوە بە پەلەن ڕۆشنانی بە ئێمە بەحسابی خۆمان ویسمان ئەوان بە سەلامەتی دەرچن ئینسانگە ناوی بەرپرسیارەتی لێ بۆ هەندێک جار خۆی کاتە قوربانی لەو بارودۆخەیە ئێمە 1-2 برابین من ئیداری هێز بوون ئەندام هێزەکان بوون ئەوانمان کردە دەوتمان ئێوە خۆتان بڕۆنە دەرەوە ئێستا ئێمەش دێن ئەوان چوونە دەرەوە بەڵام بەداخەوە بە پێچوانە دەرچوانێکە چوو بوونە دەرەوە زیاتر شەهید بوون هەندێکیان چونکە موشکەکە بە تەواوی بەر بیناکە نەکەوت و بەشێکی دابی لە ئەساسی بیناکە بەشێکی لە زەوێگەدا بوو هەندێکیان پارچە بەرد و پارچەی موشکەکە لە دەرەوە شەهیدی کردبوون و بەشێکیشان فریان نەکەوتن بچنە دەرەوە بیناکە داڕوخا بە سەریانە و هەندێکیان بۆ شێوازە بوو کاتێک من ڕۆشتمە هۆڵی خوارەوە بە قادرمەکانە ئەلەو لە حەزەیات ئەگەم لێ بوو کە ساڕۆخەدا لە بیناکەمانانی ئێستاش دەنگەکەی لە مێشماڵێ دێتەوە کە ئەو یادەوەریانە باسەکەم هەستمە کرد وەکو چی هاتە بەرچاوم وەکو شووتێکی گەورە دانامێت کاتێک بە چقۆیەکی گەورە لێبێت چۆن قاژە بێ هەستم کرد بیناکە قاژ بوو یەکسەر کە من ئەوڕمدایەوە بە دوایەوە یەک پارچە ئاگرم بینی ئاگرێک سەوزە بوو سوورە بوو زەردە بوو ئەوە ڕەنگەکانەمە بینی اینجا کاتێکم سێکردە لەناو ئاگرەکانە هەزاران پارچە هات بەرەو ئاراستی ئێمە ئیتر نازەمە هەند چۆن بوو ئێمە لەوە بە سەلامەتی دەرچین من بۆ خۆم لەوێ بووم ئەو هەوای ئەو موشەکە هێندە گەورە بوو منی هەڵدا تقریبان نزیکەی 5-6 مەتر هەڵیدام جامخانەیەکی لێ بوو کێشامی بە جامخانەکەیە ئیتر بلۆکەکانی سەرۆش ڕوخانە خوارەوە بە سەروانە من هەتا قاچم هەتاکو ئەشنۆشان بوو بەشەر بلۆکەوانی نەمتوانی قاچم دەرویانم چوە لەو لە حەزایەت پەلەم نەبوو شایەتمانم هێناوەم زانی تازە ئەکوژرێم وتم پەلەپەلی چیمە تازە بینە ئەم بینی کە بلۆکەکان ئاهات نەخوارەوە بەڵام ئەوە بوون نەیەکێشا بە سەرما کێشا بەسەر جامخانەکە کە لە سەری منەوە بوون کەوت بوونە جامخانەکە کە کێشا بە ئاسنی جامخانەکەی ئەبوون بە 2 پارچەوە بەسەر جەستەما هات نەخوارەوە بارودۆخێکانی قیامەتێکمان بینی بە چاوی خۆمان ئیتر خەڵکمان بینی لەو لە حەزەیە برینار بوو خەڵک تیا بوو پارچە زۆر باشەمە مستەفا باس لەوە بکەین پێگەی کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە کە خاوەنی حیزبێکی سیاسی بووە خاوەنی جەماوەر بوو کۆمەڵێک پێشمەرگەی هەبوو هەنی ئەمە پێگەی کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە وای کرد کە ئەوها بکرێتە ئامانجی هاوپەیمانان و موشکبارانی بارەگاکانی بکرێ و لەو کاتەشدا کە مامۆستا عەبدوڵڵا قەسرێ شەهید بوو و ئایا چەندێک قوربانی و چەندێک شەهیدی بێتاوان و پێشمەرگەی بێتاوان بوونە قوربانی لەم موشکبارانەیە بەڵێ لە موشکبارانەکەیە بە دقیقی 43 پێشمەرگەمان شەهید بوون هەرێکی بە جۆرەگە من بریندارەکانمان بینی دواتر لە ناو ئەسنای دووکەڵ و بار و دووکەڵەکەیان بریندەکە من قاچم هێنایە دەرەوە چووکە من مەسافەیەکە ڕۆشتمە کۆتمەوەنە دووکەڵ چوو بۆ ناو هەسیەکانمەوە نەمەتوانی هەناسە بەم هەرچۆن بوو کۆمەڵە بریندار لەگەڵ ئەو بلایانی دیکەکە من چاوم لێ بۆ بریندارەکانە یەکێلوانە پێشمەرگەیەکی خۆمان بوو ڕفیقی خۆم بوو کە سێمگە بریندارە لەگەڵ هاوڕێیەکمان خستمانە ناو ئۆتۆمبیلەکە لەم ساڵانەی پێشوو کۆشیدایەکە خۆی گەورە لێ خۆش بێ بریندارەکانی کەمانە بینی بەڕاستی ینی ئینسان ناتوانێت وەکو سیناریۆکی پاسی کاتەوە چووکە کەسمانە بینی لە حەزەی کۆتایی ژیانە بوو لە هێزەکەی دیکەی تەنیشمان کەوتم و شەگواران کرا بوو من هاوڕەکانم بۆ باسەکەدەم وتی لەو لە حەزەیەش کە کەسمەتیا بۆ هاوارە کردیەکی گیانە وتی تیامانە بۆ پەنجەی شادوانی بەرزەکەی خوایە ئەم شەهیدیە بۆ تۆ لەم قوبڵ کەیت ئەنی تا ئەو لە حەزەیە پێشمەرگەیەکی ئێمە کە عەلی خەڵکی سی سادەق بوو لە ناو شەونێژە شەهید بوو بووانی پارچەیەکی گەورەدا لە ناوچاوی شەهید بوو دەستی هەر ئاوا گرتە بوو دوایی هەر بۆ شێوازەش ناشتیان چووکە تازە دەستی وارن لەسەر جەسەی ڕەق بوو
ئێمە بۆ بەیانیش پێمانزانانی چووکە کە پێشمەگەکانمان چوونە دەرەوە نەمانزانی بانی کردین کە ئەومان حادیشێکمان لە شوێنە کۆبینەوە سێمان کرد پێشمەگەیەکمان دیار نییە کە ئێمە لەگەڵ دوو کەسی هاوڕ نەماچوینەوە بۆ بیناکەی خۆماسەیەگەن لە ناو هۆڵە لە کاتی شەو نوێژا بۆ شەهید بووە. بریندارەکانیشمان لە 50 بۆ 60 کە زیاترە بەڵام بە دقیقی کە باسی 56ەکەین ئەوانان کە باسییان نەکردوێن زۆریان باسییان نکردەوە. من لەگەڵ خۆما خەڵک هەبوو بریندار بوو هەر باسیشی نەکردەوە برینەکانی زعیف بوو خەڵکمان لەگەڵ بوو ینی کاگنەجیممان لەگەڵ بوو پیاوێکی بە تەمان ئەندامی ناوچە ئەندامی هێزیش بوو لە خەڵکی 30 ساداقە هەر لێ کوڕێکی شەهید بوو خۆشی بریندار بوو کوڕێکی دیکەشی بریندار بوو کوڕێکی دیکەشی هەبریندار بوو بەڵام پێی عیب واسی برینەکانیگان لە بە برینەکانی کەم بوو ینی ئەمانە بارودۆخێکی عەجیب بوو هەر ئەم پیاوە کە بریندار بوو پێویستی بە خوێن بوو لەو نەخۆشخانە تایبەتی کە کۆمەڵ لە وشکانەوە دابینی کرد بوو خوێنەکەی گروپی خوێنەکە ئۆناقص بیناقص بوو خوێنی زۆر بە زەحمەت دەسەکەوت بریندارێکی کە لە تەنیشتی بوو هەمان خوێنی هەبوو کەزانی خوێنی دەزاوەتی کاکە لە خوێنی من بدەن بە ئەم پیاوتیان کاکە نابێت تۆ خۆ بریندارێتی وەڵای سوێنی خۆتی یا هەردووکمان بە یەکەوە شەهید دەبین یا نیو بەتڵ خوێن لەمە دەرکەم بیدەن بەو یا هەردووکمان ڕزگار بینە هەردووکمان پێکەوە شەهید دەبین ئەمە تەسحیەکی گەورەیە کەم کەس شتی وا بکات چۆن ئەو کەسانی کە بریندار بوون لەو کاتەیە گەیانتانە نەخۆشخانە واتە خۆتان ئەو کەسانی کە لە موشک بارانەکەیانمانەوە بوونە هاوکاری ئەوان و فریان کەوتن پێمەبێ لە شاخی من لە خوردەوە خۆمان ینی کە لە ئەسنای موشک بارانەکە ئێمە بەشێکمان ماینەوە و بەشێکی ترجی لەو برایانەیە کە لە ماڵەوە بوون یان سەرکردەکانی کۆمەڵ و فەرماندە عسکەریەکان لە ئەسنای دووکەڵەکە گەشتە سەرمان ینی هێشتا دووکەڵەکە نەڕەوی بوو گەشتە سەرمان هاتن بریندارەکانیان لەگەڵا گواستینەوە چونکە ئێمە چوونە دەرەوە کارەوەیان نەبوو موشکی دیکە بێت بەرەوە هەموو مەترسیەک هەبوو چونکە لە لەحزەی دووهەمە من ئێستا بۆ باسەکەم من لەگەڵ مامۆستا ئەحمەدی حاجر ڕەشی و چەند برایەک لە تەنیشی بیناکەی مەکتەبی عسکەری کە خاپوور بوو تا نوێژی بەیانی لێو ماینەوە چاومان لێ بوو ئەو هێزەمان کەوتمان یەکەم زە موشەکەکە بەر ئەوان کەوت دەنگی برینارەکانی هاتە گوێمان کە هاوارەیە کردی کە ئەوانە کۆمەڵە لە برایان چوون مەدەمیانە بیان گۆستن لە کاتێکمان زانی نزیکی دەوری نازەم نوێ سعاتێکی پێچوویانە تەقینەوەی گەورە لەو هێزە ڕوویدا نەمانزانی ئەمە مەشتەبەکەیان بوو تەقیەوە چونکە ئەسوودا ئاگری لە هەڵسا نەمانزانی مەشتەبەکەیان بوو تەقیەوە یا موشێکی کە بولیاندا بەڵام ئەوە لە حەزێم قەدەبیر ناچێت لە لەحزەی هاوار و ناڵەی بریندارەکانە بوو کە ئەو تەقینەوە گەورەیە بوو یەک ئاگری گەورە ڕۆژ بە ئاسمانەوە ئیتر دەنگ نەما کرد بووەوە هەمویان شەهید بوونەوەوانی کەشان بارودۆخێکی زۆر ناڕەحەت بوو جەر تەیارەکانیش بە ئاسمانەوە گوێمان لە دەنگیا بوو بەڵام دنیا هەور بوو و تاریک بوو و لەسەری هەوریشەوە بوون توان بەس دەنگیانمان نەبیست تەنانەت کە کاتێک ئێمە لەو شوێنە دانیش بین بیرم دێ لەگەڵ مامۆستا ئەحمەد و سێ چوار برای دیکە بین ئەو کۆمەڵە بەردی گەورەی لێ بوو وتمان بابە دوور یەک دانیشن بۆی هەمووان پێکەوە نەکوژین چونکە تۆ لەو لەحزانە هەوڵە دەی بریندار و کەم بێ قوربانی کەم بێ چونکە نازانین چی لە بریندارەکانەکەی مەسەلە ترس نییە گوێم لێ بوو تەیارەکە موشێکی تەقان تا 13 دانم گوێ لێ بکات چرک دەنگی هات بۆ ناوچەی هەورامان بەرگەکانی ئەنسار دواتر ینی یەکەم جار لە کۆمەڵ درا دواتر لە ئەنسار بوون ئەلەو لەحزەیە من بیرم دەوتم مامۆستا ئەحمەدی باڵاتم حتممە لەم 13 دام تۆ 13 ژمارەتی ئێتم حتممە ئێستا دانێکیان لە خۆوان راوتی نا ئیشەڵا تۆ بڵێ لێمان نایە مسڵانە باوڵاتم دە ئیشەڵا لێمان نایە ئاگام لێ بوو یەکێک لەو موشەکان دای لە ملەی سێداران ئەو شاخەی پشتی ئەحمەداوا بوو باوەڕ بێت چۆن ئینسان هاوارەکە ئەو شاخەوە ناڵی لێ هەڵسا ئەو موشەکە ئەو ساروخانە ئەو هەندە گەورە بوون ئەو شاخانە هەموو دەنگەیەوە دا بە حاڵەتێکی زۆر ترسناک بوو لەو شاخە دوورەوە ڕێک پارچێک هات لە نێوانی من و مامۆستا ئەحمەدا دای بە عەرزە شڵپای مامۆستا ئەحمەدی چی بوو وتمەڵا مامۆستا پارچە بوو حاڵەتێکی زۆر ناڕەحەت بوو ئەمانە وەکوانی بکێتە فیلمێکی سینەمایش کۆتایی پێنایە ئەمانە بارودۆخی نە قەڵەم ناتوانێت بیژێڕێتەوە زمان ناتوانێت خۆ بیژێڕێتەوە باز لە بریندارەکان بکەین هۆنیان بۆچی ئێوە بەو شاخ و داخە بە شاخیم لە خوور داویستوتانە بریندارەکان بەرنە ئێران لەوێ چارەسەر بکرێن بۆ ئەنی ئەگەر بات نایەتە سلێمانی و سێ سادق و ناوچەکانی دیکە ئایا خەمیەوەتان و شەڕ و با لەگەڵی کێتیایان بۆچی پەناتان بۆ خواردن نەبێت سەرەتا من ئەوت بۆ باسکەم سەرەتا کە موشەکان لێدان ئێمە تا شەویش نەمانزانی کە ئەمە ساروخی ئەمریکای لە ڕاستیە وامانزانی لە هێزەکانی کێتی لە سیروان و وامانزانی لەوە بردومان کراوێت تۆپی ئەوان بووە ئەنی یەکەم جار وە هەستمان کرد بۆ دوای هەستمان کرد کە ئێمە کەوتوینەتە شەڕەوە تازە لەگەڵ یەکێتی ئەنی هێزەکانی ئێمە وە هەستمان کرد لەو بارودۆخە نەمانەزانیە شەڕ دروست بووە دروست نەبووە ئایا تۆ بریندارەکانت ئەبەیتە خوارەوە کێناڵی ئەوان بریندارەکانی تۆ ناکوژن ئەمە حاڵەتی شەڕە ینی خۆ حاڵەتی مرۆڤ دۆسی لە شەڕ نامێنێت
بۆی هەوڵە نەبریندارەکان ڕوانی ئێرانکەن بەڵام ئێران مەرزی خۆی داخست نەبرینداری هێشتوێ بچێتەوە دیەوە نێڵە هێش هێزێکیش پڕات بۆی هێزەکان هاتنەوە بۆ خوڕماڵ و دواتە بریندارەکانیان بردەوە بۆ نەخۆشخانەکانی بەڵە هەندێک لە بریندارەکان هەر لەسەر ئەو شاخ شەهید بوون هەندێکیان لە خوڕماڵ شەهید بوون ئەوانی کەشان کە کۆمەڵ بۆ خۆی پێشتر نەخۆشخانەیەکی سەرەتایی کردبووەوە لە ناوشکەناو لەوێ چارەسەرەکران ئەوانەیە کە پێویستیان بە چارەسەری سەرەتایی بوو چارەسەری سەرەتایی کران تا ئەوانەی ڕەوانەی شارەکان کرانەوە بۆ نەخۆشخانەکانی هەڵەبجە و سیسادەق و سلێمانی و ئەوە مامۆستا دوێوەی کە موشک بارانەکە ڕوویە و کۆمەڵک برینداری لێکەوتەوە کۆمەڵک پێشمەرگا بوونە قوربانی لەو کاتەدا کۆمەڵی ئیسلامی چی بڕیارێکەیەوە ڕابەری کۆمەڵی ئیسلامی لەو کاتەدا هەڵوێستی چۆن بوو و ئەگەر بهات و ئەو کاتە بنکەکان نەگوازرایەتەوە ئایا شەهیدی زیاتری لێ دەکەوتەوە یاخود ئەوە تا هەر ئەوە کارە بوو کە پێشتر دیاری کرابوو خەڵکی شارە زۆر ئەزمونێکی زۆریان هەیە لە گەڵ شەڕی ناوەخۆی نێوانی یەکێتی و پارتی و سەردەمی بزوتنەوەی ئیسلامی و یەکێتی و پارتی ئەم هێزانە کە شەڕی ناوخۆیان بووە هەمیش ئەوان قوربانی بوون دەشت و زەرعاتیان لە ناوچووە بەروبوومیان سوتاوە بۆیە لە سەردەمی دوای شێتی مامۆستا عەبدوڵای قەسرێ و پێش موشک بارانەکە ئالە لە 4 بۆ 21 مانگ بەردەوام خەڵکی شارە زۆرە هاتن بۆ سەکرداتی کۆمەڵ تکایە لێگەدەن تکایە ئێوە شەڕ مەکەن و مادامێشێتی بە ڕسمی عوزرتان بۆ هێنێتەوە ئەم عوزرە وەربگرنەوە ئەم شەڕ هەڵگرن بۆ کاتێکە قیاداتی کۆمەڵ هەندێکیان ئەم ڕێیان پەسەند کرد ئەمە ڕێکی حەکیمانە بوتیان ئێمە بەنامەی خۆمان نییە بۆچی بچینە ناو شەڕەوە ئەگەر پلانیشمە بۆ دانرا بێ با تۆ کاتێک شەڕەکە پلانی خۆت بێ نەک بەنامەی خەڵک بێ بە فعلی ئامروز بارودۆخی بۆ کۆمەڵ ڕاکێشنە ناو دۆسەی تیرۆرەوە چونکە ئەمریکا هاتووە ناوچەکە بۆیە لەو حاڵەتەیە کۆمەڵ قەوز ئالێرەیە باشە کۆمەڵ چی کردو مەسەلەن پەرکەشی شەڕیکەم بۆ لە ناوی بەریانی خۆ نە پەلامارێکی مەسەلەی کێتیا بوو نە کەسی لێ کوشتبوون بۆ منۆ شەڕی ئەنسارەوە دیار بوو بەڵام کۆمەڵ لێرە چ تاوانێکی بوو کە پەرکەشی شەڕ بکرێن خۆ حیزبەکانی کوردستان کاکدانەیە خۆتە زانێمانە حیزبە ڕادیکاڵین هەوڵەدا تۆ نەبیت باشە هەتا من بیرم لە جارێکیان وەفتێکی سعدی ئەحمەدپیرە هاتبوو وەکو بەرپرسێکی علاقات سەردانی حیزبی ئێمە کردبوو وەکو قسەی خۆش وتوی لە زعیفی ئێمەیەکە ئێستا ئێوە هەن لە زعیفی ئێوەشەکە ئێمە هەین کە هەردوو لەمانانی ئەمە تەسەوەری حیزبەکان وایە کە هەردوو لەمان ناوتوانین یەکتر لە ناوبین با تەبایی دروستکەین ئەمە قسەیەکی جوان متەحەدێ حیزبەکان وان ئەم حیزبانەی کوردستان هەوڵەدان تەنها حیزبی وحید خۆی بۆ کەسیکە نەیەڵێت خۆ ئەم شەڕە لە نێوان تەنها یەکێتی نەبووە هەموو حیزبە نەتەوەی و ئەلمانیەکانیش لە نێوان خۆیانە چەندەها کەسیان لێ کوشتەوە بە هەزاران کوژرا لە شەڕی ناوخۆ هەمووانی زانین بۆیە کۆمەڵیش هێزێکی بەقوت بوو ئەیانوێت ئەم هێزە نمێنێ ناوچەکە بۆ خۆیان بێنێتەوە هەمویان تێک بشکێنن بەڵام سەکردایەتی کۆمەڵ لێرە بڕیارێکی حەکیمانی بۆ خۆی دەرکرد ئانی کۆبوونەوەی تایبەتی خۆیان کرد ویستیان خۆیان لەم بارودۆخە ببارێت چونکە ئەمریکا هاتووەتە ناو تۆ نازانی بارودۆخ چییە ئێران هێزێکی بەو گەورەی زەبەلهەی خۆی ینی مداراتی لەگەڵ وەزعەکە کرد خۆی پاراست ئیتر تۆ چۆن نابێ خۆت بپارێزی و تۆ ئەم بریندارانە چی لێکەی شەهیدەکانە چی لێکەی حاڵەت چوومە شەڕی نێوان دوو حیزب نیە ینی خۆتان نزانن لە شەڕی ناوخۆیە هەمیشە ئیسلامیەکان چاونەترس بوون بەرامبەری هێزی زەمینی کەسیکە بەڵام تۆ لەگەڵ تۆماهۆک و لەگەڵ فڕۆکێک لە ئاسمانە بردومەنەکە چیەکەی بۆیە ناچار بوون بیر لەوەکەنەوە کە وەکو وتم پێشتش داوایان کرد بۆ ئەمان ئایانوێ ناوچەی سەکردایەتی خۆیان بگاسنەوە بۆ شوێنێکی کە و دۆسی خۆیان لە خەڵکیکە دوورخەنەوە ئەم بڕێلیان دیسان زیێنۆ کردەوە و ئەو بارەگاکان و تەواوی ناوچەی سەکردایەتیان گواستەوە بۆ ناوچەی پشدەر و دارەشمانە زۆر باش ئەکسەڵا ئەگەر بکەین دوام پرسە بۆچی چۆن کۆمەڵ برایە پشدەر بۆ چ ئامانجێ چوون ئەو ناوچەیە دواتر کاتی کۆمەڵ کە چوو بۆ پشدەر ئەمە هەوڵی خۆی بوو ینی چۆنەڵی پێشنیازی پێشتری خۆی بوون وە لەو نێوەدا خەڵکی گەشت بێگومان ناوبژوانی کردووە هەموو حیزبەکانی کوردستان لەو بارودۆخەیە هاوسۆزی کۆمەڵ بوون و پێشیان ناخۆش بوو چووکە کۆمەڵ هێزێکی خەدرێکی گەورەی لەکرا بوو و کۆمەڵ علاقاتێکی باش و جوانی لەگەڵ حیزبەکانە هەبوو هێزێکی میانڕەوی نەرمونیان بوو بۆیە زۆریان پێ ناخۆشتەنە خەڵکی کوردستان هاوسۆزمان بوون هەوڵیاندا هەمویان دۆسی کۆمەڵ جیاکەنەوە لە ئەنسار ئەمە دوو هێزی جیاوازن ینی بوو ئەمان بوانە بسووتێن فشاریانە سەرێکیەتی دروستە کرد و بۆ شێوازە بوو ینی بیرم دێ کاتێک قافڵەی کۆمەڵ لە خورماڵەوە تێپەڕی تا دارەشمانە تەسەورگە بە شارەکانە من لە سیسادا بینیم لەم سەری شار بوو ئەوسا خەڵک وەسا بوو بە چاوی گریان و خافیزان لێ کرد بە هەمان شێوە لە سلێمانی لای پردی وڵۆبە بە هەمان شێوە
لە پشدەر ئەو هەموو خەڵکە زۆر بە سۆز و میهرەبانی و پێشوازیەکانی ئەو پێشوازیە جوانەی خەڵکی دارشمانە و خەڵکی پشدەر لە کۆمەڵاگەر کە من خۆم بیرم دێچوینەوێ بە تەسەورکە خەم و خەفەت و ناسوەری برینەکانمان لەبیر چووانی لە ڕووی دەرونی و بارودۆخییان بۆ دروستکردی کە تۆزە خەمی سەر دڵمان سەردکەنەوە ئەمانە بەو شێوازە بوو کۆمەڵ ئەبوو خۆی لە ناوچەیەکی شەڕ بە دووربەگرێ هەرواشی کرد وەتوانی خۆی بگەێنێتە شوێنێکی ئەمان و دیسانە وەکو هێزێکی گەورە دەرکەوتەوە و سەلمانێکی ئەم ئەو هێزنێک بەشێک لە هێزەکانی چونە ناوچەی هەڵەبجە لەو سەروبەندەدا بەڵێ چونکە هەڵەبجە هەر پێشتری ناوچەی سێکرێت وڵێ بەشێک لە هێزەکان ڕۆشتنەوە بۆ هەڵەبجە و بەشێکی زۆریشان بەشی سەرێکیەکە ڕۆشتن بۆ ناوچەی پشدەر بۆ شێوازت ڕۆشتن ئەڵبەت ئەمە بیرەوەرێکی زۆر من لە دووتێ کتێبێکە هەنێکی نووسێ بەڵام زۆر کەس ئەتوانێت لە گۆشی خۆیەوە زۆری کتێبەکەنەوە خەزانی بەهار واللهی بێگومان خەزانی بەهار بوو خۆی خەزان لە پاییزایە بەڵام یەکەم شەوی بەهار دووهەم شەوی بەهار بوو ئەو هەموو گەڵای تەمەنی هەموو پێشمەرگانی بوو بە خەزانێک بەڵێ بوو بە خەزانێک بۆ ینی ئاماژەم بۆ کە دەچۆنە لەوەکو گەڵای تەمەنی هەموو خەڵکە لە بەهارە هەڵوەری ئێمە توانیمان لەو کتێبەیە بەشێکی زۆری ڕووداوەکان دۆکۆمنتکەین ئەو کەسانی کە دۆکۆمنت و بیرەوەری نووسۆ پێویستە بە ڕاستی بە دروستی بینووسنەوە ینی لەگەڵ ڕووداوەکانە تێکەڵی نەکەیت بۆیە ئەو کتێبە سەرچاوایکی باشە بۆ ئەو کەسانی کە یانێت لە بارودۆخی ئەو چەند مانگەی کۆمەڵ بزانن لە موشک باران تا چوونە پشدەر هەمویان دۆکۆمنت کردو بە ناوی شەهیدەکان و ڕووداوەکان تێدا بەڵێ ئێمە دەرخەتمانە سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا سەلاح سارار نووسەری کتێبی خەزانی بەهار کە لەگەڵمانە ئامادەبوون سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ خۆشەویستان ڤیدیۆکمان هەیە سەبارەت بە خواز لەسەر گژوگیا بەهاریەکان کە لەم وەرزەدا زۆر گرنگی پێدەدرێت و کۆمەڵێک یا و بەهاریمان هەیە و کە زۆر بە سوود و گرنگێکی تەواوی پێدەدرێت لە وەرزەیە لەم بارەیەوە ڤیدیۆکمان هەیە لە ڕانیە هاوکارانمان بۆیان ئامادەکردین پێکەوە بینیت ئەم دەڵێم پێم لە گۆشت بەرخی خۆشترە سێزەمەم خۆم کەنگری پێم خۆشە پورە هەمین ژنێکی بەتەمەنە و دەڵێت سێژەمە کنگر بخوات لێی وەڕەز نابێ پێی لە گۆشت بەرخیش خۆشترە لەگەڵ نزیک بوونەوەی وەرزی بەهار گیا شاخاویەکان دەکەونە بازاڕەوە کاردوو کنگر و مامڕێواس و جۆرەکانی تری جیا کوردەواری ئەو جۆرانن کە لە ناوچە شاخاویەکاندا بە شێوازێکی خۆرسکی دروست دەبن لە ناو هاوڵاتیانیشدا خواستێکی زۆریان لەسرە ئێستا ناخۆن قەدیمەکان دەخۆن قەدیمەکان دەخۆن مەڵ ئەو گەنجانە ناخۆن ئەوە چێ دەرکی پێ و ئەوە چێ تیژە و ئەوە چێ نازان چی و ئەم دەڵێم پێم لە گۆشت بەرخی خۆشترە سێزەمەم خۆم کەنگری پێم خۆشە جای کوردەواری بەسەرم بڵێن بۆ خۆی بچی شتێک بۆ خۆی بێدیستا تەماشا دەکەی ئەوە جابرژیوە هەیە ئەوە کەنگر هەیە دۆرێ هەیە نازانم هەیە ئەو شتانە هەمووی وەکو دەڵێ باشت بیان خۆی شەقامی سید عەلی نزیک نەخۆشخانەی ڕانیەیە ئەگەر ڕێت لەوێ بکەوێ بۆن و بەرامەی گیای بەهارە هەر لە دوورەوە بەرەو فرۆشیاران ڕێنوێنیت دەکەن لەوێ هەموو جۆرە گیایەکی بەهارەت دەست دەکەوێت یەکێک هاواری کنگر و کاردوو دەکات یەکێکی تر دەڵێت لێرەیە کوارگ و لوشە و باڕێزە ئەگەر زوونەی گەیتێ نامێنێ بەخۆی گەر دەڕۆژ بمێن بۆ بەهارێ 15 ڕۆژ بمێنی ئەو جاباریانە پەیدا دەبن کاردۆکان سێ سوار زۆریانەیە کاردۆڕیشەیە کاردە قوڕەیە کاردە بەلەیە کاردە کڵۆیە هەرێکە و قیمەتە و نرخەچی هەیە تەوان کە بەهار داهات ئەو گیانە یعنی بە زۆری کە خەڵک لێ کۆ دەوێتەوە بە زۆری پیاوە تەمەنەکان ئێستا سەبسە گەنجەکان جزان کەوانە چوان لە گۆشت و لە هەموو خواردنەکانی کە باشتر و تەندروسترا جا هەیە زوو پەیدا دەبێت وەکو کەنگر و کاردوو و کاردە کڵۆڵاوانە زوو پەیدا دەبێت خەڵک زۆری تابیرە ئەگە ئەو ژوگیا پەیدا بوو ئەنی خواردنی دیکە خەتەر دەکات کەم دەبێت نابێت نایخۆ ئەم ساڵ بازاڕی گیابەهاریەکان گەرمە خواستێکی زۆریان لەسرە هەم بۆ خواردن خۆشە هەمیش لە ڕووی تەندروستیەوە سوودێکی زۆریان هەیە لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام
هەواڵمان هەیە کە کۆبینەری هەواڵەکانی ڕۆژانە و هەرێم کوردستان و جیهان دەبین بینەری دەبین. بڵێ ببورن ئێستا دەچینە لای ڤیتێکی تر کە وەزان پێشنگای قوتابخانەکانە لە هەولێر لێەوە ڤیتێکمان دەربارەی ئەوە ئامادەیە ڕێکە بێت. ئێمە لێرە وەک ناوەندی بەشەکانی پەروەردەی فیشەیی لە چەند بەشێک پێکاتوین و لەگەڵ 18 قوتابخانە نۆی قوتابخانەی کوڕانە نۆی قوتابخانەی کچان لە ناوەندی بەشەکان چەند بەشێکمان هەیە وەک بەشی سیرامیک، بەشی کانزاکان و بەشی داتاشی و بەشی CNC و بەشێکی تر ئەو ساڵەکە کردیتمانەوە کە بەشی شێوەکاریە. هەر یەک لەو بەشانە مامۆستا و پسپۆر تایبەت بە اختصاصی خۆی دەوامی تێدا دەکات، کاری تێدا دەکات. مەبەستمان فێربوونی قوتابیانە لە کاری پیشەیی بە لە نێچوونە کاری پیشەیی خۆیان. هەدەفمان ئەوەیە قوتابیان ڕابهێنین لەو بەشانەی کە هیچمان وەک بەشی کارەبا، بەشی دارتاشی، بەشی سیرامیک بەلایانی کەم ئەو ئینسانە بزانی کە لە بەشی کارەبا چییە، لە چەند بەش پێکاتە. کارەبا سارد چییە، گەرم چییە، پلاک چییە و لە ماڵەوە زۆر جار هەیە پێویستی پێ دەبیتن. گڵۆپێک نەقستان دەبی یان وایرێک دەپسرێ کە بتوانین لە ماڵی چارەسەری بکە. یان بەشی دارتاشی فێری دەکەین. ئەو کەلوپەلانەی کە لە بەشی دارتاشی بەکاردێ. دار چییە، جۆرەکانی دار چییە، بزمار چییە، چەکو چییە. و کاری زۆر جار هەیە لە ماڵی ئەمە پێویستیمان بەکاری دارتاشی هەیە. ئەو ئینسانە ئەو تەلەبەیە بەنانی کەم بتوانێت ئەو کەم و کورتانێک کە لە ماڵی خۆیان هەیە دروستی بکاتن. و لێرەش هەمان شت هەیتمان مامۆستامان هەیە مختصە بە بەشی دارتاشی. ئەوانی کە ئەو کارانەی کە ئێستا دەیبینن زۆربەی زۆری مامۆستای مختص کردێتی لە بەشی دارتاشی و بەشی کانزاکان. ئەو لەوحانەی سەرش کە دەیبینن بریتە لە پلێت ئەوش هەر کاری مامۆستایە، مامۆستا دەیکات. دروستکردنی ئەم شتانە مانای زۆری هەیە و کە مانای هەیە و کەمیشی تێدەچێت. ئەو دارەمان کە هێناوە هەموو سروشتێتەمان ئەو جات هەستاوین چمان کردووە سیرامیک لە چ پێکاتۆ گرتوتمانەوە دەبێ بزانین سیرامیک لە چ پێکاتۆ هەویرێکە لە غەڕە و لە نیشاستە دەیگرینەوە ڤازلینی تێدەکەین بەڵام ئەو سیرامیکە سیرامیکی ساردی پێ دەڵێن هەمانە سیرامیکی گەرم دەچێتە ناو کوورە بەس ئەوەی مە ناچێتە ناو کوورە بەدەستی خۆمان دەیکەین هەمووی بەبێ قاڵب ئەو ئیشانە دەکەین ئەو ئیشەوردانە لە کاتی کەرەنتینەکە دانیشتبووین ئەو ئیشانەمان کردووە کتومانە باوەختمان لێ نەڕوە سروشتی کوردستانەکەمان ئاوایە ئەو گوڵە ناسکانی تێدایە سەیری گوڵەکانی سروشتی خۆمان دەکەین لە سەریان دووبارەی دەکەینەوە ڕەنگەکان تەنسیق دەکەین زانین ئەگە زانیمان ڕەنگەکەی جوان نەبوو ڕەنگکردنیشمان هەیە بە مائی بە زەیتی ڕەنگکردنمان هەیە ئەو کچەش ئەو بووکەش کە هێناومانە زیاتری دەبێت سیرامیک بێ لەگە ئیشەکەمان بۆشێتەوە نەک بچین هەر بووکەچی بکڕین و بێین داینێن زانە دلکەکانی زانە شاڵەکەی لە چەکەکەی گوڵەکەی هەمووی بەدەستی خۆمان دروست کراوە ڕەنگ کراوە ئەمە زیاتری ئیسفادە لە شتەکانی نارم بێکەڵک بەس شتێکە هەرزان قیمەت بی مەسەڵەن گونیەیە پارچەی گونیە یا خامە خامی سپی دێن ینی سەبتی دەکەین لە دارەکی دوایە سمغەکە و لەو نیسپی لێ دێن لەوەی حازر بی لە بۆ لەوحەکە ئێستاوە بخۆی حازرا گونیەیە بەس پشمان کارتۆن لێدانە لە بۆی پێش کارتۆنەکەی لێدێن ئیشم لەسەر گونیەکەی کردیا ئەو شتانێک کە هەرزان شە زۆر چیە سوفە سۆف و داوی باریک بەس بە ڕەنگەکانی خۆیەوە ئەو لەو هەیە هەڵی دەبژێری تەختیقەکەی لەسەر دەکەی دوای ئیشەکەی هەمووی بە دوورمان دەکەی بە دەرزی ئەو دەرزیانەی کە
نەک دوورمانی خۆمان زیاتر گەورەترە لۆی داوەکانیشی زیات لەسەر بکرێ دوای دێن بە دەرزی ئەوانە دەکەینەوە دووبارە بۆی شێوەی گوڵەکەی خۆی پیشاندا کاتی دەوێتن کە شتەکان وردەکاریە وەکو مادیەت زۆری تێناچێت بەس کات و سەلیقەی دەوێت دار خۆشەویستی دارم و داریش خۆشەویستی وایە لەم دارە وڵێن خودیایی ئیشی دارمان هەیە بەخۆم دارتاژ بوویمە لە سەرتاوە ئیشیشمان هەر لە سەرتاوە لەگەڵ دار بووە ئیدی تەعاملی زۆرمان لەگە کردێ و لەوەتی بڵێن لە تەمەنی خۆم لەوانەیە ماوەی 30 ساڵ زیاترم تەعامل لەگە داری دەکەم ئیش لەگەڵ داری دەکەم وەکو پێویست حەزم چوە سەریشی کاری نەحت و هەڵکۆڵین و بڕێن کاری دەستی تا گەیشتمە ڕادەی بتوانم بگەمە ئەو ئاستێکە ئیشی هەڵکۆڵین بکەم و ئەو بەرهەمانێک ئێستا دەبینی ئەوە بەرهەمی چەند ساڵێک کە توانێت بگەمەوە 100% حەز و ئارەزوود نەبی ناتوانانی هیچ بە تایبەتی کاری هونەری پێویستی بە سەریقە و حەز و ئارەزووە هەموو کارێکی هونەری ئەمە تۆگە تەماشای بکەی ئەگە وەکو منداڵ مەسەلەن ئینسان لە تەمەنی منداڵیەوە هەموو حەز و ئارەزۆکی تێدا ئەگە تەماشای دەکەی هەموو بەهرەشی تێدا نەگە حەز و ئارەزوو هەموو بەهرەشی تێدا دەتوانی مەسەن هەر کارێکی هونەری بدێ دەستی دەتوانی ئیشی لەسەر بکە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوشتکە ئەو بەهرەی کە بەخۆی حەزی لێیە مەسەلەن هونەر وەکو شێوەکاریە هونەری مۆسیقایە هونەری ڕەسمە نەحتە لەوانە مەسەن ئەم منداڵە حەزی دەکامە ئەگە حەز و ئارەزوی خۆی لەسەر کامە دەتوانانی لەوەی بەهرەی پەیداکات حەز و ئارەزوو سەریقە زۆر دەوری هەیە لەوەی کاتوو بتوانی کەسەش سەرکەوتوو لێ دەچی بتوانی کەسەکی سەرکەوتوو لەو کارێکە دەیکەی تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا خوار مزگەوتی دارۆغا ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەڕازان خۆشەویستان کۆمەڵێک تێکستە هەواڵمان هەیە کە هەواڵی جیهانی و ناوخۆین پێکەوە بینەنێدەین
ئارام بینەوە دەچین لە لای سروودەکە و دواتر دەگەڕێنە وڵاتەوە. Including camera phones, is strictly prohibited inside the auditorium. Thank you and please enjoy the show. I spent 1,000 sleepless nights in wait of dreams I could not find. I walked 1,000 empty roads in search of signs to bring me home. With every breath I spoke your name and heard it rolling in the waves beneath a veil of ocean blue. I broke illusion from the truth. You said, walk to me and I'll run to you. Call me and I'll show you. Hiding like a pup for you to heal and guide you from deep inside you. Hiding like a pup for you. دووبارە سڵاوتان لەوێ ئەزیزان بابەتێکمان بۆ ئامادەکردوون ئەویش نەخۆشیەکانی گۆشتن لە وەرزی بەهاردا و لەگەڵ سەیران و گەشتەکاندا یەکێک لەو خواردنانی زۆر گرنگی پێدەدرێت بە بەردەوامی خواردنی گۆشتە جۆرەکانی گۆشت بۆ ئەمڕۆ دەپرسین ئەخۆ ئەو هەڵگرتنی گۆش وە شێوازی خواردنەکەی وە چۆن ئەو نەخۆشانەچین کە لە ڕێی گۆشتەوە توشمان دەبێت کۆمەڵێک پرسیار سەبارەت بم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ میوانەکەمان کە ئێستا لە ستۆدیۆ ئامادە زۆر بەڕێز دکتۆر شاڵاو عارف بەرپرسی هۆبەی گوشتارگەی سلێمانی بەخێربێت دکتۆر. دکتۆر با لەوە دەست پێ بکەین لەم وەرزە زۆر گرنگی دەدێ بە گۆشت خواردن کاتە ئایا ئەمە لە ڕووی تەندروستیەوە چۆناوە ئێمە دەتوانین لەم وەرزەدا بە تایبەتی گۆشت بەکاربهێنین و بیخۆین؟ دووبارە سوپاسی بەڕێستانەکەم هەڵبەت هۆشیاری دەربارەی سەلامەتی خۆراک ئەتوانم بڵێم دەواازەیەکی سەرەکی پاراستنی سەلامەتی یا با بڵێن تەندروستی گشتی کۆمەڵگێ هەڵبژارنیم تەورێش لەلایەن بەڕێستانەوە هەڵبەت گرنگیدانی کەناڵە بەڕێزەکەتانە بە بواری تەندروستی گشتی و دەستخۆشیتان لێکم هەڵبەت ئێمە ئەزانین لە گەڵ هاتنی وەرزی بەهارە توانم بڵێم وەرزی گەشت و سەیرانی کۆمەڵگەی کوردەواری دەست پێەکە بە حکمی بەرزبوونەوەی پلەی گەرما و باشبوونی کەش و هەوا وەکو خوانی جاوەکو خۆراکیش لە کاتی چوونە دەرەوەی با بڵێن خێزانەکان بۆ دەرەوەی بۆ دەشت و دەر و بۆ گشت و گوزاری خۆیان هەڵبەت گۆشت هەڵەبژێرن وەکو خوانێکی سەرەکی هەموو خێزانێک بۆ جۆرە مامەڵی لەگەڵاکە هەڵبەت گرنگیشە ئێمە لەگەڵ بەکارهێنانی گۆشتە هۆشیارێکمان هەبێ دەربارەی تەندروستی ئەم بابەتە خۆراکیە چۆن مامەڵی لەگەڵا بکەین چۆن هەڵی بژێرین چۆن بەکاری بێنین ئەمە ئەتوانم بڵێم کلیلی تەندروستی گشتیەکە با بڵێن دەستەبەریەکە هەڵبەتە گۆشت هاوشان لەگەڵ سوودە زۆر و زەوەندەکەی کە هەیەی ئەگەر خراپیش مامەڵی لەگەڵا بکەی زیانی خۆی هەڵبەت لەگەڵیا بوونی ئەبێ ئێمە ئەزانین بە گوێرەی هەموو راپۆرتە با بڵێن تەندروستیە جیهانیەکان 75% نەخۆشیە گوازراوەکانی ئەم سەردەما سەرچاوەکەی یا ئەوە تا ئاژەڵە بە زیندوێتی یاوە تا بەروبوومە ئاژەڵەکانە کە گۆشتی ژەچێتە چوارچەوەی ئەو بەروبوومە ئاژەڵیانە هەڵبەت لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمایە کۆمەڵێک لە نەخۆشیەکان ئەتوانم بڵێم
گۆشت سەرچاوە بن بۆ گواستنەوەی ئەگەر بێت و بە شێوەیەکی تەندروست مامەڵەی لەگەڵا نەکرێ. یەکەم مامەڵەکردنی ناتەندروست لەگەڵ گۆشتا ئەوەیە کە پەنا ببرێتە بەر بەکارهێنانی گۆشتێک کە لە ڕووی با بڵێن لە کوشتارگە فەرمیەکانەوە بەرهەم نەهێنرابێت. شوێکم بەرهەمهێنانی گۆشت بە دوو با بڵین ئاڕاستەیە. ئاڕاستەیەکیان ئەوەیە کە تۆ ڕێگری لە نەخۆشیە گوازراوەکانەکەی کالا لە لاشەکە یاخود گۆشتی لاشەیە ئاژەڵەکە هۆکارە بن بە گواستنەوەی، یاوە تا تۆ پرۆسی کوشتارکردنەکەت پرۆسەیەکی ناتەندروست و نازانستی و جۆرەکە ئەگەری هەیە لە کاتی کوشتارکردنەکەیە تۆ ئەم لاشەیە بەرکەوتە ببێ بە چەندین جۆر لە نەخۆشیەکان. جا ئەو نەخۆشیانەشی کە گۆژێک گوێزێتەوە یا بەکتیرین یا ڤایرۆسین یا مشەخۆری هەڵبەت لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمایە نەخۆشیە بەکتریەکان بە شێوەیەکی بەرچاو هەڕەشە و مەترسین لە ئەگەر بێت و بە شێوەیەکی تەندروست مامەڵی لەگەڵان. زۆر باشەکە دکتۆر لەوان لە بەرنامەکانی ڕابردوشدا باسمان کرد بێت ئەو ڕێکارانە چین کە لە کوشتارگەکان نەدەگیرێتە بەر بۆ سەربڕینی ئاژەڵێک وە دوجار کە دەخرێتە دوکانەکان. باڵێ ئێمە بەر لەوەی بە بازاری کەینەوە گۆشتە بینێرینە ناو بازارەکانەوە ئێمە پرۆسەی کوشتارکردنەکە لە ڕێی دوو تیمەوە ڕێگری لە گواستنەوەی نەخۆشیەکانەکەین. ئەو نەخۆشیانە پێیانەوترێ نەخۆشیە مرۆژەڵێکان زوونۆسس دزیز کە بە سەدان جۆر نەخۆشین. بەر لە کوشتارکردن کۆمەڵێک ڕێوشوێنە گیرێتە بەر بۆی ئاژەڵێک مەسەلەن پێوەرەکانی کوشتارکردن بەدەست بێنێ. یەکێک لەوانە ئێمە ناهێڵین یعنی با بڵێن دەست بەجێ کوشتاری بۆ بکرێ ئەی هێڵینەوە شوێکم ئاژەڵە کاتی گواستنەوە بەرکەوتنە ڕژێکی زۆری گلایکۆجین سەرفەکە و ترشێک دروستەکە پێوترێ لاکتیک ئەم ترشە ڕێگری لە دەرچوونی خوێنەکە لە لاشی ئاژەڵەکە کاتێک کاچێتە پرۆسی کوشتارکردنەوە. ئێمەش ئەزانین ئاژەڵی خوێنی دەرنەچوو بێ معڕەزە یاخود ئەگەری گەشەکردنی چەندین جۆر بەکتریا و ژەهرەکانی بەکتریای لەسەر دەکرێت بۆیە ئێمە بەر لەوە با بڵین هێوریەکەینەوە ئاژەڵەکە سەر نابڕێت تەنها ئاوی ئەدرێتێ. دواتر پشکنینی بۆکرێ ئایا ئەم ئاژەڵا پشکنینی پێش سەربڕینی پێوترێ هەڵگری نەخۆشیەکە لە نەخۆشیە مرۆژەڵەکان یاخود هەڵگر نییە لە ڕێگەی نیشانە کلینیکیەکانی کە لەسەر ئاژەڵەکە دەرەکەوێت. دواتر ئامادەکرێتێتە ناو کوشتارەوە کە چوە کوشتارەوە بە چەند قۆناغێکا کوشتار تێ ئەپەڕێ. جگە لەوەی تیمێکی پزیشکی پسپۆر چاودێری لاشەکاکە کە هەڵگری نەخۆشیە مرۆژەڵیەکانین هاوکات چاودێری ئەوەش دەکات کە پرۆسەی کوشتارکردنەکەش پرۆسەیەکی تەندروستە، ینی لە هەر قۆناغێکە ئەگەر تۆ لاشەکەش هەڵگری نەخۆشی نەبێ ئەگەری هەیە لە کاتی کوشتارکردنەکەیە معڕەز بێ بۆی کە نەخۆشیە لە نەخۆشیەکان هەڵگرێ. جا چجا لە ڕێگەی کەلوپەلەکانی یا ئامێرەکانی یاخود لە ناو ئەو کەشەی کە لە ناو کوشتارگەیە یاخود لە ڕێگەی ئەو کەسێک کە کوشتارەکە کە خۆی هەر توشبوو بوو بێ بە نەخۆشیەکی گوازراوە لە ڕێبرینێکی کراوە و بەرکەوتەی لەگەڵ لاشەکە بێت و لاشەکە بێتە سەرچاوێک بۆ گواستنەوەی. ئەمە قۆناغی پێش و پاش دواتر ئەخیر قۆناغ کە لای ئێماکرێ قۆناغی چێڵینی پێوترێ هەڵگرتنێتی لەناو بەڕادا کە هەموو گۆشتێک دوای کوشتارکردن لانی کەمە بێ 5 بۆ 6 سعات لە دەرەجەی حراری سفر بۆ ناقزیەکە یا لە پلی گەرمای سفر بۆ ناقزیەکە هەڵگرتنی بۆ بکرێ. پرۆسەی گۆڕینی ماسوول کە بۆ گۆشت تەکمیلا بێت جگەلەوە پرۆسەیەکی با بڵین ڕیگەرمۆرتەر پرۆسەیەکە کە هەر بەکتریایەک هەر میکرۆبێک هەر بەتایبەتی بەکتریاکان ئێمە قسەی لەسەرەکەین لەسەر ڕووکاری لاشەکە بوونی هەبێ و مابێتەوە ئێمە لە ڕێگەی با بڵین عملیەکی خودکاریە لە ناو لاشەکەیە ئەو بەکتریایە لە ناو ئەبات و زیانەکەی بۆ مرۆڤ نابێت و جگە لەوەشی کە ترشێتیەکەشی ئەچێتە نزیکی 5.6 بۆ 5.8 کە ئەمە وای لێکا بۆ ماوەی هەفتێک دەتوانانی لە ناو بازارە وەکو گۆشتێکی فرێش مامەڵی لەگەڵاکرێت تێکچوو. چۆن گۆشتێکی تەندروست هەڵبژێرین و هاوڵاتیان چۆن هۆشیار بین کاتێک چۆن بزەین بە پرۆسەیەکی گوشتارگی باشا ڕۆیشتووە. زۆر جار هاوڵاتیان لە ڕێگادا لەسەر شقامەکاندا ئەم گۆشتە دەکڕن کە یەکسەر لەویادا سەر دەبڕێت و بەکار دەهێنرێت و لەبەر خۆردا ڕەنگە بمێنێتەوە. ئەمانە هەمووی کاریگەری هەیە. جاو دیاردێش بنبڕ ناکرێت ناکرێ. ئەم دیاردەیە هەمیشە وتومە پێویستی بە دوو شتێک هۆشیاریەکەوە جەنابتان هیممەتتان کردووە لە ڕێگەی ڕاگەیانەکانەوە هاوڵاتیانی خۆمان هۆشیارەکەین چۆن مامەڵی لەگەڵاکە دووش
ئەبێ یاسایەکت هەبێت تونتر لەم یاسایانەی ئیستا ئەبێ هەموار بکرێتەوە ینی ئەم بابەتە وەکو بابەتێکی مەترسیدار مامەڵی لەگەڵا بکرێت تاکو سزاکەی تونتر بێت و ئەو کەسانە ینی جورئەتی ئەوە نەکەن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە بازرگانیا بکەن شوێکم ئەمە هیچی کەمتر نییە لە هەر بازرگانێکی مەترسیدارتر کە هەڕەشە و زیانەکەی لەسەر تەندروستی هاوڵاتی ڕاستە و خۆیە بۆیە هاوڵاتی خۆی گرنگە لەسەرەوەی کە هۆشیاریشی هەبێ قەناعەتێ بکە لەسەرەوەی ئەمە هەڕەشەیەکە و بۆ خێزانەکانی خۆی گوێزێتەوە ئەو گۆشەی کە لەسەر شەقامەکانە بێگومان مەترسیەکەی زۆر زۆرە لەسەر تەندروستی هاوڵاتی چونکە یا هەڵگری نەخۆشیە یا لە ژینگەیەکی ناتەندروستە تۆ کوشتارەکەت بۆ کردووە خۆی لە کاتی پرۆسەکەی با بڵین نەخۆشی هەڵەگرێ ینی بەرکەوتە ئەبێ لەگەڵ چەندین جۆر لە بەکتریاکانە یا ڤایرۆز بێت یا بەکتریا بێت تایبەت بەکتریا کە ئیسا پلەی گەرماوەکو و ئاماژەم پێکرد بەرز ئەبێتەوە ئەمە هەڕەشەیە یا بەکتریاکە یا خودی خۆی هەڕەشەکەی لەسەر تەندروستی هاوڵاتی تا ئاستی وەستانی جگەرە گورچی لێیە مەسەلەن کاریگەریەکە لەسەر تێکدانی مێشکە ینی کاریگەریەکەی مەترسیدارە لەسەر تەندروستی هاوڵاتی مامۆستا دکتۆر کاریگەریەکەی ناڕاستە خۆیە یاخود لەو کاتەدا ئەکسەر ڕەنگە بێتە زیان بۆمان هەندێک کاریگەری هەیە ڕاستە خۆیە وەکو بۆ نمونە ئەگەر تۆ لاشەیەک هەڵگری با بڵین بەکتریایەکی وەکو بەکتریای گرانەتا بێ بەکتریای حومەی ماڵتا بێ مەسەلەن بەکتریای زەردویی بێ یاخود با بڵین هەڵگری بۆ نمونە بەکتریای ئیکۆلایەکە تووشی سکچون و ڕشانەوەتەکە ئەمە ڕاستەخۆت دوای بەکارهێنانی ئەگەری هەیە لە کاریگەریەکانی لەسەر تەندروستی ئینسان دروستکە هەندێکی دیکە هەیە درێژخایەنە بۆ ساڵ ئەڕوات یعنی تێ ئەپەڕێ کاریگەریەکانی لە دوای ساڵ و سەر و ساڵیش لەسەری ئەوش لە ئەنجامی کۆبوونەوەی ژەهری بەکتریاکانە و کاریگەریەکەی لەسەر گورچی لە دروستەکە لەسەر سستکردنی گورچی لە وەستانی لەسەر سستکردن و با بڵین لە کارخستنی جگەری لەسەر مێشک و یعنی لەسەر کاریگەری لەسەر مێشک و لە ناوبردننی شانەکانی مێشکی ئەمانە هەمووی درێژخانەکانە کە لەسەر و ساڵ بەرەو ژوورە هەیە ئەچێتە دو ساڵش اینجا کاریگەری تیا دروستەکرێ دێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت کە باست کرد ئایا هاوڵاتیەک چۆن گۆشتێکی تەندروست و ناتەندروست لێک جیاکاتەوە دوو جۆرە تەبان هاوڵاتی بە هیچ جۆرێک دووپات یەکەمەوە هەموو جارە ناتوانێت گۆشتی تەندروست لە ناتەندروست جیا بکاتەوە ئەمە منتەهیە بە حکمی ئەوەی کە کۆمەڵێک نیشانە و ئیندیکەیتەر ناسەرەوە هەیە لە گۆشتا ئیشی هاوڵاتیەک نییە کە پسپۆر نییە لە بوارەکەیە کە دیاریکە ئەمە تەندروستیان نا ئەوەشە بێت لە ڕێگەی پشکنینی ئۆرگانەکانە لاشەیە سیستمی لیمفاوی ئەمە ئیشی هاوڵاتیەکی ئاسایی نییە ئەمانە بگەڕێ بۆی بەڵام ئێمە ئەتوانین هێڵی گشتی دیاری بکەین بۆ ئەوی هاوڵاتیەک لەواچێ هەر قەناعەت بۆ نەکە خودی خۆی یا ئاژەڵێک بە زیندوێتی بەرێ لە دەشتا خۆی کوشتارەکەی بۆ بکە و بەکاری بێنی ئەوەتانێ لەسەر شەقام بەداخەوە ئەڵم بەشێک لە هاوڵاتی ساشە قەناعەت ناکامە مەترسیدارە و پەنای بۆ دەبا بەڵام ئێمە هێڵی گشتەکان احتیما دەکاتە سەر نیشانە فیزیکیەکان هاوڵاتیەکی ئاسایی بیناسێتەوە نیشانە فیزیکیەکان بەر لە کوشتارکردن ئەگەر تو ئاژەڵە بە زیندوێتی بێ ئەگەر لاشەیەکی ئاژەڵ بێ یاخود گۆشتێکی پاش کوشتارکردن بێ ئەوەی زیندوو بوو لە کاتێکا سەیرت کرد بە هیچ جۆرێک دەردراو لە چاو لوت و با بڵین دەمی ئاژەڵەکە بوونی نەبێ ئاژەڵەکە کز نەبێ کرژ نەبێ سەری نابێ بە دیوارە یا ڕاگرێکە سەری نابێتەوە یاخود با بڵێن بە شێوەیەکی بازنەی ڕێ نەکات بە شێوەیەکی بازنەی بەردەوام یا ئەوەتانێت تۆ شەل نەبێت یا ئەوەتانێت مەسەلەن ئەمە نیشانەیەکی زۆر یا با بڵین سادە و ساکارەکە لە ئاژەڵێکی زیندووە هەیە پەنای بۆ نەبرێکە بکڕێت لە دوای کڕینیشیەوە ئیعتیما دەخاتە سەر نیشانە فیزیکیەکان ئەگەر لاشە بێ ئەگەر مردار بوو بێتەوە لاشەیە کە کڕی بێتی ئەوە با بڵین شوێنی سەربڕینەکەی بەرەو لوولەکانی جێگەی سەربڕینەکەی بەرەو ناوە ناچێ خوێن نەمەیوە بە جێگەی سەربڕینەکەیەوە شوێنی سەربڕینی ئاژەڵک جێگەی سەربڕینی ئاژەڵەکەوە و جگەلەوە بۆنێکی ناتەبیعی لێ دێت جگەل لەوە مەسەلەن ناوسکی ئاژەڵەکە یا سوور بۆتەوە یا دەردراوێکی ناتەبیعی تیا هەیە لوولەکانی و دڵ و لوولە خوێنەکانی ئاژەڵەکە خوێنی مەیوی تایە ئەمە باز لە
لاشەیەکی ناسروشتی ئەەکەین کە خوێن ئەمەیوتایەتی یا ئەوەتانێت ڕەنگی خۆی تەبیعی گۆشت سوورێکی ئەرخەوانی بۆ سوورێکی تۆخە بەم مروری زەمن لە کاتێکا کە تۆ لە سەلاج لە ینی با بڵین بە فرێشی دەرەچێت ڕەنگەکەی بەرەو قاوەیی گۆڕانکاری بەسەراتێت شوێ لەگەڵ کێشەی نییە بەڵام حسابیەوەی بۆ بکە فرێژ نییە ئەو گۆشتە بەڵام هەچ ڕەنگێکی دیکەی بەدەر لەوە ناسروشتیە ئەمە بەرەو سەوز بوون بەرەو مەسەلەن ینی هەچ ڕەنگێک عادەتەن تێکچوونەکە بەو جۆرە دەبێت ڕەنگەکەی لە سوورێکی تۆخ و سوورێکی ئەرخەوانی دەرئەچێ بۆ ڕەنگێکی دیکە لەو ڕنگانە و بۆنێکی قورسی ینی بۆنی گۆشت جیاوازە بۆنێکی قورسەکە ترشاندنە بۆنی ترشاندنی لێدێت ئەمە لە ئەنجامی کارکردنی بەکتریا ئەم بۆنەی بۆ دروستە بێت کە دەسەی بە گۆشتەکەیە سەریع ناگەڕێتەوە زۆر بەخاوی گۆشتەکەیەتەوە ئەمەش نیشانەیەکە لە نیشانەکانی کاریگەری تێکچوونی و گۆشتە لەلایەن مایکرۆۆرگانیزم زۆر باشەکە دکتۆر باز لە شێوازی ئامادەکردنەکەی بکەین کە دەچینە سەیران بەڕاستی خواست لەسەرەوەی کە گۆشت ببرژێنێن چکە ئیشی برژێنین حەزمان زۆر بە چەوریەوە ئەم چەوریە دووکەڵێکی زۆر دروستەکە ئایامە کارلێک دروستەکە لەگەڵ گۆشتەکەیەوە زیانی چییە؟ وڵی بەداخۆ ئەڵم ئێمە مامەڵەکردنی گۆشت لە تەبان بە تاکیدی کاتێکیتە دەشتەوە برژاندن چۆیسی ئینسانەکانە اختیاری ئینسانەکانە بۆ ئامادەکردنی گۆشتەکەوەکو خوانێک تەبان شتێکی ئاساییە بکرێ بەڵام ئێمە لەوەتی هین بەنا تەندروستی مامەڵەمان لەگەڵ گۆشتی برژاوە کردووە کە هەڕەشەیەکی ڕاستەوخۆ بۆ بەسە تەندروستیمان بەبێەوەی ئێمە درکمان پێکرد دەبێت گۆشت بۆ برژاندن بە هیچ جۆرێک تەندروست نییە کە چەوری پێوەکە کاتێکی برژێنی کە چەوری پێوە بوو ناتەندروست تامی نییە ئێمە خۆمان بەعکسەوە ئاچین چەورێکەش هەڵەوەینە سەر خەڵوزەکە بۆی بۆنەکە بڵاو بێت وڵی خۆشترە جەوەکە خۆشترەکە کە ئەمە خۆی لە خۆیان هەڕەشەیەکی زۆر ینی هەڕشێکی مەترسیدا لەسەر تەندروستی ئینسانەکە دروستەکە بۆ لەبەرەوەی ئەو گۆشتەی کە چەوری پێوە بێت دڵۆپاندن ڕوو ئەدات کە دڵۆپاندن ڕوویدا بەر خەڵوزەکەکەوێ ئەبینی دووکەڵێک دروستەکە ئەم دووکەڵە پێک دێ لە ترشی چەوری و لەگەڵ هایدرۆکاربۆنی ئەرۆماتیکی ژەهراویە بۆندارە ئەمە هایدرۆکاربۆنی ئەرۆماتیکیە ئەمە هەردووکیان مسەرتینن ینی کارسینۆژیە لە گۆشتەکە و بەرزی شەبێتەوە ئەمە خواستیشمان لەوەیە گۆشتەکەش بۆنی بکەین بڵین بۆنەکەی زۆر خۆشە ئەمە خۆی لەخوا مسەرتینە تووشی شێرپەنجەتەکە ینی لە ئەنجامی مروری زەمەنی زۆرە ئەم دووکەڵە با بڵێن شێرپەنجەییە کارسینۆجینە تووشی ئەوە تەکات دوو ئێمە چۆن مامەڵە لەگەڵ گۆشتێکی برژاو بکەین هەتا ئەتوانین ئەو گۆشتە با چەوری کەم پێ ئەگەر چەوریشی زۆرە با ئێمە ڕێگری بکەین لە دروستبوونی ئەم جۆرە دووکەڵی کە پێگاتوە لە هایدرۆکاربۆنی ئەرۆماتیکی و لەگەڵ ترشە ئەمینەکان چۆن ئەمە ئەکرێت گۆشت بە هیچ جۆرێک لە چەقی ئاگرەکەی نزیک مەکەرەوە با تۆزێت دوورتر بێت لە چەقی ئاگرەکەەوە ئەمەیەک دوو پێمان کرا ئەلەمنیۆم پارچێ ئەلەمنیۆم لەسەری دابنرێ بۆی ڕێگری بکرێت لە گەیشتن یا ئەو چەورێ دڵۆپێنراوە بە خەڵوزەکە و دروستکردنی ئەو دووکەڵی کەوتمان پێگاتووە لەو دوو پێگاتەیە کە مەترسیدارە لەسەر تەندروستی ئینسانەکان سێهەمیان ئەگەر ئێمە پێمان کرا با بڵین مقەڵی هەیە کەمە زۆر زەحمەت نییە قاتقاتە با لە بینی گۆشتەکە و خەڵوزە سەوزەوات کامە نە ئەسووتێ و نەتێکی شەچێ و ڕێگری شەکە لەم دڵۆپاندنی کە باسمان کرد هاوکات لەگەڵەوە ئێمە با ئەو خەڵوزەی کە بەکاری ئەهێنین با خەڵوزێکی سروشتی بێ خەڵوزێکی دەستکرد نەبێت چوە خەڵوزە سروشتیەکان گازە ژەهراویەکان ڕێژەی گازە ژەهراویەکان تێیدا کەمترە لە کاتی با بڵین سووتاندنی ئەم خەڵوزەیە با بە تەواوەتی بسووتێنرێ و گازە ژەهراویەکانی لێ دەرچێ ئەو جاگۆشتی لەسەردا بنرێ و بەکاری بهێنین لە کاتی برژاندنا با لە 7 سانتیمەتر کەمتر نەبێ بینی ئاگر و گۆشتەکە بۆ ئەوەی دڵنیا بین لەسەر ئەوەی جا زووزوش گۆڕنگ هەڵگەڕانەوەی تیاکرێت بە هەموو لاکانی ئاگر و گەرمی بڕات تاکو بەکتریای جۆری سەلمۆنی لە گۆشتەکە و ژەر زیانی هەیە یەکێ لەو زیانانی کە بەری ئەکەوێ ئەوەیە کە گۆشت ڕەشە بێتەوە ئەو گۆشت ڕەشبوونەوە بە هیچ جۆرێک شیاو نییە بۆ بەکارهێنان و خواردن ئەبێت لێکرێتەوە و بەکار نەهێنرێ و نەخورێ بۆ لە بەرەوەی چکە لەوەی بەهای خۆراکی لە دەستاوە ئەو ڕەشیە هەڵگری کۆمەڵی پێگاتەیە کە شێرپەنجەیین
کە نابێ بەکار بهێنێ ئەو ڕەشاییە بە هیچ جۆرێک بەکار نەهێنرێت و لەگەڵ ئەوەشا کاتێک کە تۆ ئەی برژێنی با لەسەر معدەنووس کە ئێمە ئەزانین هەم جوانی شیەکات خوانەکەت هەمیش هەچی ژەهرە زیان بەخش و چەورەکەیەتی هەڵی ئەمژێت و با بڵێن زیانی لەسەر نابێت گرنگترین شت لەوەیە و کەسانی کە نەخۆشی دڵ و لوولەکانی خوێن و تەنگە نەفەسییان هەیە نزیکی ئەم دوو کەڵەنەکەون شوێ دوانۆکسیدی دایترۆجینی تایە بۆ خەمکاندن و تەنگە نەفەسی خراپ. بە دەرفەتمان نەما دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت دکتۆر شەڵاو عارف بەرپرسی هۆبەی گوشتارگەی سلێمانی سپاس بۆی کە لەگەڵ مامووی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێستان. وڵاتزان و خۆشەویستان زانیارێکمان هەیە زانین زانیاریەکەمان سەبارەت بە شێفێکەوە بینێری و زانیاری ببین جاجات لە تۆریسیەمدا لەگەڵتانە بەردەوام ببین. دووبارە سڵاوتان لێبێ دازان و خۆشەویستان لە هەرێمی کوردستاندا ڕێکخراوێکی کولتوری و کوردەواری هەیە کە لە هەموو بۆنەکاندا و بە تایبەتی تر لە وەرزی بەهاردا جل و پێداویستی جلی کوردی دابین دەکات بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت یاخود و کەسانی یاخود ئەو منداڵانی کە بێباوکن بەگشتی باز لە کار و چالاکیەکانی ئەو ڕێکخراوە دەکەین وەروەها لە گۆشەیەکی دیکەی بەرنامەکەشماندا باز لەو دەکەین کە ئایا دەکرێت تەنها جلی کوردی وەکو کولتور و ناسنامەی کوردی بناسن یاخود کۆمەڵێک بابەتی دیکە کۆمەڵێک جوانکاری دیکە هەن کە دەکرێت ئەمانش گرنگی پێ بدرێت لە تەواوی بەرنامەکەماندا گفتوگوی لەسەر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز شێخ بورهان شێخ محەممەد سەرۆکی ڕێکخراوی ڕەشماڵ بۆ کولتوری و کۆمەڵایەتی زۆر سپاس بۆ بەڕێز خۆشەویست. شێخ ئەوەندەی ئاگادارم لە هەموو بۆنەکاندا لە جەژنەکانداوە لە بەهاراندا بە تایبەتی پۆشاکی کوردی دابین دەکەن بۆ خاوەن پێداویستی تایبەت وە منداڵانی بێباوک ئەمە چۆنچۆنیە و ئاماژتان چی لەم کار و چالاکیەتان. سەرەتا سوپاسیەوە کەم و پیرۆزبایی خۆمانەکو ڕێکخراوی ڕەشماڵ و کلتور و ڕۆشنبیری کۆمەڵایەتی لە تەواوی گەلانی جیهان و گەلانی کوردستانەکەین بەبوونی هاتنی ساڵی نوە تەمەناکەین ئەم ساڵ بێتە ساڵی ئارامی و ئاشتی و ئاوەدانی بۆ وڵاتەکەمان و جیهان. ئێمە وەکو ڕێکخراوی ڕەشماڵ زیاتر ئامانجمان زیندووکردنەوەی کە لە پووری نەتەوایەتیە بە تایبەتیش پۆشاکی کوردی لە گۆشەیەکیدا و هەموو ئەو کەرەستە و خواردن و بابەتانی کە پەیوەندیدارن بە کللتوری نەتەوایەتی کە لە ڕابردوودا بەکار هاتوون. ساڵانە لە بۆنەوی یادەکانە بە تایبەتی ئەو بۆنەوی یادانی کە زیاتر پەیوەندن بە کوردەواری یا جەژنەکانی ڕەمەزان و قوربان ئێمە هاوشان و کوڕێکخرا هەر ڕێکخراوی خۆی کاری خۆی هەیە بۆ خزمەتکردن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی هەموو چین و توێژەکان ئێمە دەتوانین بڵێن زیاتر لە 10 ساڵە هەوڵی زیندووکردنەوەی زیاتریان پۆشین و بڵاوکردنەوەی پۆشاکی کوردی دەین ئەو ڕێکخراوانەشمان گرتووەتە زیاتر کە خزمەتیانەکەین و بۆکو دیاری پێیان ئەبەخشین ڕێکخراوی خاوەن پێداویستی تایبەتە کە لە دە ڕێکخراوە خۆیان ئەبینەوەکو نابینای و نابیسا و کەمەندام و کورتەباڵا و نەخۆشی ئەوانەی گورچیلیان هەیە یاخود نەخۆشە درێژخایەنەکان. خۆشبەختان ئەم ساڵ لەگەڵ ڕێکخراوی کوردۆس
توانیمان بانگەشەی ئەوە بکەین یا پرۆژەکەمان بۆ 1000 دەستپۆشاکی کوردی بوو بۆ چەند ڕێکخراوی خاوەن پێداویستی تایبەت و بۆ مناڵە بێنازەکان کە ئەوانیشمان بێبەش نەکردووە. زۆر باشە ئێوە لە ڕێکخراوەکەتان ئەم پێداویستیانە کە دابین دەکەن ئەم چالاکیانە کە ئەنجام دەدەن کێ سەپۆرتانەکە و ئایا ئەمە خێرخوازە یاخۆت خۆتان وەکو ڕێکخراوەکە هەوڵتان داوە ئەمانە بەسەر بکەنەوە؟ ئێمە لێرەوە زۆر سپاسی هەموو ئەو سپۆنسەرانەیەکەین وەکو هەندێک لە مامۆستایانی بەڕێز کە ئێستا لە قەیراندان هەر ئێمەیان لە بیرە دکتۆرە بەڕێزەکان بازرگانە بەڕێزەکان خاوەنی بەنزینخانەکان کە چەند کەسێکی کەژوە ئەندامانی خۆشمان کۆمەڵی ئەندامی دڵسۆز و خۆبەخشمانەیە کە هاوکارمانن هەمیشە لە کار و پرۆژەکاندا هەتاکو ئێستا هیچ لایەنێکی سیاسی یا حکوومەت یا دەستگای پەیوەندیدار هیچ هاوکارێکی نەکردوین بە تەنیا دەستێ پۆشاکی کوردی هەمی لەسەر ئەرکی خۆمان و هەموو ئەو بەڕێزانەیە کە ناومان بردون و سوپاسیانەکەین. زۆر باشکاک شێخ سەبارەت بە منداڵانی بێباوک پێما بێ بۆ ئەوانی شەر پۆشاکی کوردی دابین دەکەن ئەم بەهارە شەر دابینتان کردبوو؟ بەڵێ ئەم ساڵ ئەتوانم بڵێم نزیکی 100 دەستپۆشاکی کوردیمان کرد بۆ مناڵانی بێناس ئەوەی کە لە کوڕ و لە کچ توانیمان خزمەتێکیان پێبێن و لە ساڵانی ڕابردووژە بێبەشمان نەکردوون هەمیشە ئەوانمان کردو بە قودوەیەک لەبەر ئەوان چاوەڕێی دەستی هەموو ئەو کەسانن کەوا خوددا پێیاونیە ئەو ڕێکخراوانەی کەوا زیاتر لە خزمەتی کاتێ من ڤیددیۆکانیان دەبینم ئێوە پۆشاکەکانیان پێشکەش دەکەن لە ڕادە بەدە دڵخۆشن بۆ دیاری کە ئێوە پێشکەشیان دەکەن یانەوە تا ئەمە پێویستیانە یاخود هەر لە ناخۆ پێیان خۆشەکە بەسەر بکرێنەوە. ئێمە لە ڕووی شەرعیشەوە گەر دیقەت بین فەرمایشتی پێغەمبەری خۆی صلی الله عليه و آله وسلم کە فەرمووی هەدیە بدەن بە یەکتری بۆی دڵخۆش بن یا یەکتریتان خۆش بوێ. ئێمەش هەوڵمان داوە ئەو کەرەستەی یا ئەو پۆشاکە یا ئەو میقدارە پارەی هەر شتێک کە دیاریەکەین ڕاستەوخۆ بیگەنێن دەستی ئەو کەسانی کە پێویستیانە. یعنی ئەمە ئێستا خۆ لە ڕێی دایکەکان و بۆیان ببین بەڵام هیچی وەکەوە دڵخۆش نیە کە مناڵەکە خۆی وەرەگریا کە مندامەیە کەسێک کە نابینایە باوەڕکە ئێمە کە لەو کاتا چین پۆشاکەکەیان ئەدەینە کۆیانەکەینەوە لە هۆڵێکا کە نزیک بێت لە 2-3 ڕێکخراوە جاری وا هەیە ئەوەندە ئەکری تەکسیەدەن لە پۆشاکەکە زیاتر بەڵام دڵخۆشە بۆی کە تۆ ئەی خوێنیتەوە لە بیرتە لە ناو ئەم کۆمەڵگای کوردیا کە خەڵکانێگەن ئەچین ڕاستە خۆی کێنە دەست ئەوانەوان زۆر دڵخۆش و دڵشادن تەمە ناکەم وەکو خۆتان شایەتیتاندا هەموو ئەو کەسانی کەوا ئەهلی هاوکاری و یارمەتی و بەخشینن هەوڵ بن بدرێتە دەستی ئەو کەسانی کە پێویست و لازمیانە نەک دەستی کەسانێکەوە زۆر جار ئامانەتەکە وەکو خۆی ناگات ئەوانیش دڵخۆش و دڵشاد نابن پێی. ئێوە کۆڕخراوێکی کولتوری ئایا تەنها دابینکردنی جلی کوردەواریە بۆ ئەو کەسانی کە پێویستیانە و ئەو بڕێک کە دیاریتان کردووە دەیبەخشن بە چینێک یاخود بۆ چەند شوێنێکی دەگوازنەوە و دیاریتان کردووە؟ ئێمە ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی کللتوری و ڕۆشنبیری کۆمەڵایەتی یعنی توانین لە 3 بوارە خزمەت بکەین. ئەم ساڵ خۆشبەختانە لەگەڵ ڕێکخراوی کوردۆس کە زۆر سوپاسیانەکەمان هاوکارمان بوون لە کاتی بارینی بەفرەکایمە بەدەر لەوەی کە ڕێکخراوێکی کللتور بین بەڵام زانیمان لەم کاتەیە هەموو ئەو ئاژەڵ و تەیر و تویرانە پێویستیان بە هاوکاریە خۆشتان لێ بەرنمەیەکیان لەسەر کرد توانیمان بچین خواردن دابین کەین بۆ هەموو بۆ زۆری ئاژەڵەکان بە تایبەتی لە بناری گۆیژە و ئەزمەڕ لە کاتی سەرماکەیە دابینکردنی نەوت بە هاوکاری کۆمەڵی خێرخوازی ئەوروپا کە ماڵیان ئاوا بێ هاوکاری باشمان بوون بەڵام ئێمە زیاتر هەدەفمان زیندووکردنەوەی کەلەپوری نەتەوایەتی خۆتان نەزانن کە لە ئێستادا یعنی زیندووکردنەوەی ئەو بەشە زۆر زوڵمی لێ ئەکرێ زۆر ستەمی لێ ئەکرێ و گواستنەوەی چالاکیەکانیشمان بەڵێ ئێمە لە سنووری گەرمیان دەربەنی خان سەی سایە هەڵەبجەی تازە پێنجێن هەتا پارێزگاری هەڵەبجەش کارمان کردو بەڵام ئەم ساڵ زۆرتر لە چەقی ناوشاری سلێمانی دابووین. بەدەر لەو کار و چالاکیەوە چالاکی دیکەتان هەیە مەسەلەن ڕۆشنبیری کولتوری و گرنگیدانی هاوڵاتیان بە کولتور و بە جلوبەرگی کوردی و بە ڕەسەنایەتی کوردی؟ ئێمە هەر ئامانجمان کە زیندووکردنەوەی پۆشاکی کوردیە لەگەڵیدا بەڵێ زۆرترین لەو کۆڕ و سیمینار و دیبەیتانش سازەکەین بۆ ئەو کەسانێکەوە هەمیشە لە پاراستنی کەلەپوری نەتەوەکەمانان وەکو لە زمان لە خواردن لە پۆشاک لە هەموو کەرەستە بەکاراتۆکانە ئەوە لە بەشی ڕۆشنبیرەکەمانە هەیە وە کۆمەڵێ شاعیر و مامۆسای دڵسۆز کە ئەوانیش بە تەواوی معنا خزمەت بە کللتوری نەتەوایەکەن هاوکارمان بوون و هەمووژیان خۆبەخشن. کۆنتاکتان لەگەڵ ڕێکخراوەکانی ترە ئەو کەسانی کە پێویستیانە یان خۆت ئەو کەسانی کە ئانەوێ هاوکاری ئێوە بن و ئایا هاوڵاتیان دەتوانن بەشدار بن لەو چالاکیانی کە ئێوە ئەنجامی دەدەن و بتوانن بڕێک بنونە پارە بێ یاخۆت هەر شتێک بێ کە ئێوە پێویستان بێ و تانە دابینیکەن بە هاوڵاتیان؟ ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی کە ئەم ساڵ نەبێ کە ڕێکخراوی کوردۆس هاوکارمان بۆ هیچ کاتێ لەگەڵ ڕێکخراوەکانی کە کۆنتاکتمان نەوە بۆی کە خزمەت بکەین بە و ڕێکخراوانی تر بەڵام ئەو ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتیەکان هەموو ساڵێک لە بە درێژایی ئەم 10 ساڵە
توانیمانە پەیوەندیمانە بێەوە خۆشببختانە هەر کەسێکیش توانیوەتی هاوکارمان بکاو هەر لێرەش ئەڵێن ئێمە پرۆژەکەمان بە دایمی بەردەوامە لە هەر کەناڵێکایە لە هەر سایتێکایە لە هەر ڕادیۆیەکە کە بیستنە ئێمە پەیوەندیمان پێوە کراوە لە دوای چوونە دەرەوە تەمەناکەم لە دوای ئێوەژە خەڵکەی کە بینەرە هاوکارمان بن باوەڕکە ئێمە ئەوەی کە هاوکارمانە خەڵکانێکن زۆر دوورن لێرش لە وڵاتی خۆمان بە تایبەتی لە کوردەواری چون خۆتان نەزان وڵاتی ئێمە قەیرانێکی زۆر ڕووی تێکردووە ناکری اعتیماد بخینە سەر ئەمان بەڵام سوپاس بۆ خوا و خەڵکانی کە هاوکارمان بوون ئەتوانم بڵێم ڕاگەیان دەورێکی باڵای هەبووە لە ناساندنی ئێمە بە خەڵکانێک کە نەیان بینیوە بەڵێ زۆر هاوکارمان بوون و سوپاسیانەکەین و بەردەوام چاوەڕێی دەستی هیمەت و هاوکاری ئەوانین باشە کاک شێخ باز لە گۆشەیەکی دیکە بکەین هەڵسەنگاندنی بەڕێستان چێ لە نێو باشووری کوردستاندا بۆ جلی کوردی بۆ بابەتی کولتوری کوردەواری پێت وایە وەکو جاران گرنگی بەم بابەتە دەدرێت ئەتوانم بڵێم زۆر بەداخەوە ئەو با بڵین فەزا ئازادی کە لە کوردستانی باشوورە هەیە و کە کوردستانەکانی کە ئەو ئازادیتیانە زۆرتر لەو احتیمام بە کللتوری نەتەوایەتیە درێت ئەوە جێگەی داخۆ نیگەرانی لە کاتێکە ئێمە حکوومەتەکەمان پەرلەمانەکەمان پەرلەمانێکی کوردیە ئەکرا لێرە کورد زۆرتر ئازاد بووە لە پۆشینی پۆشاکی کوردی بەڵام بەداخەوە من خۆم سەردانی هەر سێ پارچەی کوردستانی کەم کردەوە بکە 4 پارچەیە بەوی خۆمانەوە ئەتوانم بڵێم ئەو ڕێزگرتن و بەدەمەوە هاتنەی کە لە کوردستانەکانی کە لە پۆشاکی کوردی لە کەرەسەی کوردی لە ماڵی کوردی لە خواردنی کوردی گیراوە لە کوردستانی خۆمانە زۆر بەکەمتر بۆچی ئەمەش پرسیارێکە ڕوبەڕووی حکوومەتی هەرێم و پەرلەمانە کرێتەوە کە زۆر من ساڵی کەش هەر لێرەوە تەمەنام کرد هەموو پەرلەمانتارە دڵسۆزەکان کە دڵسۆزی نەتەوایەتین بەڵێ ئێمە قەیرانمانەیە لە پەرلەمانە ڕۆژانە لەسەر قوتی میلەت و دەیان کێشەمانەیە بەڵام کێشەی کللتوری نەتەوایەتی یەکێکە لەو کێشە زەقانی کە ئەتوانە بڵێم لە تەواوی جیهانە کاتی ئێمە کە ئەناسرین لە دوای زبان پۆشاکە ئێستا ئێمە لێ هەر کەناڵێکەوە سیرمان کە نەگەر لە زمانەکەژمان تێنەگەن بە پۆشاکەکەمانە پێناسەیەکمان بۆ کوردبووندا ئەنرێ لە پەرلەمانە ساڵانەی ڕۆژێک دانراوە بۆ ڕۆژی جلی کوردی کە ئەتوانم بڵێم یەکێک لەو زوڵم و ستەمانەی کە لە میلەتی کورد و پۆشاکی کوردی کراوە ئەوەیە من خۆم لەو ڕۆژەدا تەنیا جلی کوردی لەبەر ناکەم یا بە پانتۆڵەوە گەڕم یا بە جلێکی غەیرە کوردیەوە لەبەرەوە چ ڕاستیەکی تایە تۆ لە ساڵێکا ڕۆژێک بۆ جلی کوردی دابنەی ئەکری ئێمە لە ساڵێکدا ڕۆژە جلی کوردی نەکەینە بەر بۆ وەکو هاوسۆزیە بۆ نەتەوا جیاوازەکان لەبەرەوە لە کوردستانی خۆمانە ئەتوانم بڵێم زۆر پۆشاکی کوردی کللتوری نەتەوایەتی بەرەو دواوە چه ساڵانە وەک دزای فراغێک هەیە بە تایبەتی لە ناو جیلی ئێستا تا ڕادەیەکی زۆر ینی گرنگی ئەو بابەتە کولتوری و فەرهەنگیانە نەماوە کە پێویستە کاری لەسەر بکە بە تایبەتی لە بابەتی جلی کوردی و ئەو شتانی کە پەیوەندین بە نەتەوەی کوردەوە ئێوە پلانتان هەیە لە داهاتوە چالاکی ئەنجام بن لە ناو قوتابخانەکانە لە ناو ڕێکخراوەکانە لە باخچەکانە لە زۆر شوێنە تاوەکو پەرەبەن بەم بوارەوە خەڵک بگەڕێنەوە بۆ کللتوری کۆن و جلی ڕەسەنی کوردەواری ئێمە هەمیشە و شەڕەمان کردووە توانم بڵێم بەڕاستی جەنگێکی دەرونیە بەدەر لەوەی کە جەنگێکی معنەویە یا مادیە زۆر جار بەهۆی ئەوە لە قوتابخانەکانە خۆی ئێمە سەرەتا حکوومەت بەرپرسە لەمە و پاشان بەرپرسیارەتی گەورە لەسەر ئەرکی ئێوەیە کەناڵەکانی ڕاگەیاندن سە من تەمەنامەکرێک و گلەیەک ئەمڕۆ ئێوە پۆشاکی کوردیتان لە بەرابواە بۆچی کەناڵە عەرەبیەکانە بینی شانازی بەوەکەن بە دزداشە و عەگالەوە هەموو کەناڵی جەزیرە العەرەبیە هیچ شەرم ناکەن لە خۆیان کەناڵی ئەفغانستانە بینی یەمەنیەکانێکی 6 مەتر قوماشیان پێوێن لە کستۆدیۆیەکیش لەمە جوانتر و چاکتریش پەیامەکانی خۆیانە گەێنن لەبەرەوە ئێمە حکوومەتی هەرێم خۆی کەم تەرخە مەگەر ئازادی بکە لە قوتابخانەکانە لە سەرەتایی وە پۆشاکی کوردی ئازاد بێ بۆچی ئازاد نییە بێ پۆشاک شەروال و کراسێ لە بەرکایمە لە سەردەمی ڕژێمی پێشوە لە پۆل تا پۆلیسی ئیبتیدایم خوێندۆ لە شارۆچکەی سەیسایق بووم ئێمە ئازاد بین بە شەروال و چاکەتەوە یا بە شەروال و هێلکێکەوە چوونە قوتابخانە بەڵام بەداخەوە کە ئینتیفازە کرا و ڕاپەڕین کرا هەموو تەمەنایەوەمانە کرد پۆشاکی کوردی ساڵانە شانبەشانی وڵاتەکان لە دیزایانی تازە و مۆدیلی تازا بێ کە ئێمە زۆر مۆدیل و دیزایانیشمان پێشکەش بەم گەلە کرد پێیان نەزانی کەچی هەر کردیان بۆی کە پانتۆڵە بێ بکرێتە پێ جلی کوردیان مەمنوع کرد لەبەرو ئێمە وەکو ڕێکخراو لە ئەتوانم بڵێم ژمارەیەک بین لە هەزارە توانیمان ئەرکی خۆمان جێبەجێکەین بەڵام حکوومەتی هەرێم و پەرلەمان و کەناڵەکانی ڕاگەیاندن هۆکارێکی سەرەکین بۆی خەڵکی زۆرتر پۆشاک بپۆشێ ئەگەر لەم کەناڵی ئێوە ڕێگلام بۆ هەر شتێ بکرێ
ئەوەی کە هەوادار و بینەری ئەم کەناڵی ئەتوانە بڵێم لە 120 بەیانی هەمان ئیشەکات هەمان وتەکە هەمان قسە بەڵام کە تۆ بینێ پۆشاکی کوردی لە بەرانیە تەنیا منم زۆر بەداخەوە من لە زۆر شوێناکە پۆشاکی کوردی ئەەکەینە بەر کە من شانازی یەکەم بە لادەی بوون و عشاربوونی خۆمەوە بە خەڵکێکی نەخوێنەوار و لادەی مانەزانم باشە بووە آخر ئەمە ناڵم حکوومەت هۆکار بووی سە من لێرەوە زۆر سپاسی سەرۆکی پەرلەمانەکەم کە خانمێکی بەڕێزە هەمیشە بۆ پۆشاکی کوردیوە دەرەکەوێ ئەمە وای کردوویتە خانمانی شەرم نەکەن پۆشاکی کوردی کە نەبەر بەڵام ئێمە سەرۆک کۆماری عێراقمانێ ئەوە هەموو ئەندام پەرلەمانەمانەیە سەرۆکی حکوومەتی هەرێممانەیە سەرۆکی هەرێممانەیە باشە بۆچی لە هەفتەیەک ئاسیا ڕۆژ نایکەن بە عادەت جلی کوردی کە نەبەر کە پۆشاکی کوردی ڕەمزی نەتەوایەتێ و کاتە بۆ منێکی هاوڵاتیش نابێ بەوەی کە خەڵکانێکی عەقڵ لە چاودا لەگەڵ ڕێزم بۆیان وا بزانن ئێمەیتر نەخوێنەوار و هیچ نازانین تەنیا بەس بۆ لەبەری پۆشاکی باو باپیرانمان نەبەرای و کەجێی شانازیژمە ڕۆناکەم لە جایشە بۆ نەجەوە سێر بکرێت ئەمە ینی دواکەوتون کە جلی خۆیان لە بەرای بەڕاستی تاسە بۆ وڵاتی عەرەبی وەکو ئاماژەت پێکرد لە شاشەکەیان هەمووشە بە دزداشە و بە کولتوریکی خۆیان و دەرەکەون من لە وڵاتانی عەرەبیا چوون بەهۆی تیجارەت و زۆر جاریش داوت کراوین بۆ کارە ڕێکخراوەی باوەڕکە ئەوان شانازیەکەن عەسەن لە دوبەی و لە قەتەر و لە بەحرین هەر کەسێک لەگەڵ ڕێزما بۆ ئێوە بینەرانی بەڕێز ئەگەر تاوانێک بک بە دزداشە و ئەگالەوە باوەڕکە جەریمەکەی زیاترە وەگلەوەی بە پۆشاکێکی غەیری وڵاتەکە یۆ بیکە ئەو احترامیان بۆ پۆشاکەیان داناوە بەڵام ئێمە حرمەت مێرچی کەناڵەکان و بە تایبەتی کۆمەڵە سایدی بێکەس ئەوەندە سوکایەتی بە پۆشاکی کوردیەکەن وای لێ هاتوو ئێمەی پۆشێنەری پۆشاکی کوردی و ڕێکخراوە کللتوریەکان بەڕاستی خۆمانین بەنەنگاری هەموو ئەو ناحەزیانە بووینێتەوە گینا زۆر عەزەتی دەرفەتمان زۆر کەمە باز لەوەش بکەین کە زۆرێک لە گەنجانەوەی کە ئێستا پۆشاکی کوردی لەبەر دەکەن تەنها گرنگی بە پۆشاک دەدەن لە بۆنەکانیشدا بەڵام تەنها گرنگی بە پۆشاک دەدەن لە کاتێکدا کۆمەڵێک جوانکاری دیکە هەن لە جامەدانە و مشکی و کلاش و کۆمەڵی بابەتی دیکە ئەمانە بۆچی زۆر گرنگی پێ نادرێت کەمە جوانکارێک و ڕەمزی کولتوری کوردیە گەر بمێنێتەوە ئێمە تەنیا پۆشاکمان نییە کە باز لە کللتوری نەتەوایەتیەکەین کوردێکێکە لەو میلەتە دەستڕەنگین و دەمڕەنگینانی کە هەمیشە بە درێژایی مێژوو خزمەتی بە تەواوی مرۆڤایەتی کردووە چونکم ئەم وڵاتی ئێمە لانکەی ژیانەوە بووە ئەتوانم بڵێم لە دوای حەزرەتی ئادەم کە حەزرەتی نوح عەلەیهی سەلام کە دوعای کردووە لە باشترین شوێنی سەرزەویە بنیشە لانکەی کوردی بووە بۆیە ئێمە وەکو کورد دەستڕەنگین بووین لە هەتا لە دروستکردنی پێڵاو گۆرەوی پوزەوانە دوای ئەوە کەڕەک دوای ئەوە فەرەنجی دوای ئەوە با بڵین پۆشاکی کوردی جامەدانە مشکی پشتوێن یعنی زۆر جارە گەردیقەتی وێنە کۆنەکان بدەیت ئەو کەسی کە پشتوێن یا جامەدانی لەسەرا بووە چەند مەترێ بووە بەکاریژی هێناوە بۆ کاری ڕۆژانەی خۆی کە چوە بۆ ئەو شاخەداری هێناوە پێویستی بەوە نە بۆ گوریسێکی پێ بکە گوریسی دروستکراوی دەستی میلەتی کووردە بە پشتوێنەکەی خۆی ناوێتی بە کۆڵی و هێناوێتی لەبەرەوەی ئێمە یەکێک لەو کارانی کە ئامانجمانە زیندووکردنەوەی کە لە پوورینەتەوەی دروستبوونی هێزی کارە ئێمە هەموو شتانە خانمان زوو دروستیان کردووە لە ماڵەوەدان دانیشتون شان بەشانی بە خێوکردنی منداڵ و کارەکانی ژیان لە دەستڕەنگینی خۆیان نەوەساون بەڵام بەداخەوە خانمانی ئێستا هەر هەمووی نەک دەستڕەنگینن دەمڕەنگینیش نەماون یعنی بەهۆی ئەم کەناڵانە ڕاگەیاندنەوە و سیرکردنی کەناڵەکان لە هەموو ئیش و کارێکەوتون لە کاتێکە ئێمە نەنکەکانی زوومانیا پورەکانمانیا هەتا دایکە بە تەمەنەکان هیچ کاتێ فەراغیان نەبوو ئەو کاتی دانیشتون خەریکی چنین و دروستکردن و ڕستن بوو بەڵام کۆمەڵە بڕاندیش دروست بوون لە ماوەیە خانمان زۆر گرنگی بە چنین دەدەن ئەگەر ئێستا هەڵە نەبووم زیاتر هەستەکەم خەریکە لەناو خانمانە دەبێتەوە باو یعنی پۆشینی جلی ئەوی سەرنجام ڕۆڵی کەناڵەکانی ڕاگەیاند نەگەر زۆر احتیمام بەوانە بدەن قەنەعەتم وایە هەر لە ماڵەوە ژنەکەی منی ژەونە دانانیشە بە دیار کەناڵێکەوە سەیری فیلم کە یا کچەکەم یا خوشکەکەم یا دراوسێکم سەرنجام پێشبڕکەیەک دروستە بێ لەوەی کە تۆ چی دروستکەی ئێمە باوەڕکە جاران پێش 15 ساڵ لەم و پێشی لە زیندانەکان و خەڵک شتی دروستە کردەوە هێناوە بۆ ناو بازار لە کیف و لە شتی جوان و لە ڕسم بەڵام هەموو ئەمانە نەمان بەداخەوە بۆیە داوا لە ئێوەی کەناڵەکانی ڕاگەیاندنەکەم کە ڕۆڵێکی سەرەکیتانە بێ باواز لە حکوومەت و دەسەڵات بێنیتر ئەو نەمانوت بەڕاستی بێتاقەت بووین بەڵام ئێوە هەوڵ بن لە گۆشەنیگایەک و هەفتانە بەرنامەیەک بگەن لەسەر کللتوری نەتەوایەتی ئەو کەسانی کە دڵسۆزن لە خانمان لە پیاوان لە کچان لە کوڕان بێنن وەکو پاڵپشتیەک ویان بۆی دروستبوونی هێزی کار بوژانەوەی ژێرخانی ئابووری وڵاتەکەمان وە زیندووکردنەوەی کەلەپوری نەتەوایەتیەکەمان کە کەلەپورێکی شەرعی و مطابق بە دینی خوای هیچ کەسێک ڕەخنەی لەم پۆشاکە نێنە تەسکە نەکورتە بەڵام بەداخەوە ئەم گلێژمێ لە خانمان کە زۆریان
بە ناوی دیزاینەر یاخود بە ناوی کۆمەڵە مۆدێلاتیان دروست کردووە کۆمەڵی مۆدیلاتیان دروست کردووە کە لە ڕەسەنایەتی پۆشاکی کوردی لایەن داوە ئەتوانم بڵێم تەسیان کردووە کورتیان کردووە هەڵیان دڕیوە یعنی من نمبینیوە لە جلی کوردیم نەدیوە فەتحی دیابێت ئێمە بڕۆ سەیری عادیلەخان و حەبسەخانی نەقیب و هەموو ئەو ژنە بەڕێزانە کە کاتێ پۆشاکی کوردیان لەبەر کردووە حەزی کردووە لەگەڵ یابی کەوا و سەڵتە و با بڵێن کڵاو و جامەدانە و هەر عینەن پیاوان پشتوێن و بەڵام ئێستا کە ئەیبینی باوەڕکە گەربایەکی سەریعڵ کە حرمەتمێ بۆیان لەوە ناچییان بە بەرەوە بمێنێ ئەمە کەی جلی کوردیە یەکێک لە کارەکانی ئێمە لانەدانە لە ڕەسەنایەتی پۆشاکی کوردی ینی تۆ کاتێک کە پۆشاکێک دیزاینەکەی ئەبێ ڕەسەنایەتی نەتەوایەتی لە دەست نەدەیت نەگون بچم پۆشاکێکی ئەفغانی بێن و ناوی بنێم کوردی یا پۆشاکێکی پاکستانی بازرگانێک بەکاردێت ئێستا بۆ بازرگانی هەمویانە بینیەکی 6 مرولی ئەدەن 4 مرولی ئەدەن ناوێن دیزایانی تازە و حکوومەتیش لەگەڵ ئەوانە ئێمە هەموو ئەم کار و چالاکیەمانەیە وەکو ڕێکخراوی و ڕەشماڵ هەتا ئێستا دەستگورەیان نەکردوون 4 ساڵ پێشانگام کردوێتەوە کەس نەهاتووە هاوکارمان بێت بەڵام بۆ ئەوان ئەتوانم بڵێم پارە کراوەیە و هاوکاری زۆری ژیانەکرێ و کە لە ڕەسەنایەتی نەتەوەکەشمادایەنداوە زۆر باشە کاک شێخ بورهان شێخ محەممەد سەرۆکی ڕێکخراوی ڕەشماڵ بۆ کولتوری کۆمەڵایەتی سوپاس کەم دەبەخشی و میوانی بەرنامەکەمان بووین زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز و خۆسەوی خۆشەویستان بەم شێوازە هاتینە کۆتایی بورگە بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژی وادارین جێسوود و ڕەبامەتی ئێوە بێ تا کۆتایی پرۆگرام سووتان لە بابەتەکانی گۆڵی بێ هەر شاد و ئاسوود و کامەرا خواتانڵێ هیوای تەندروستێکی باشتان بۆ دەرخوازی خواتانڵێ